ساڵتان لێبێت هاوڕێیانی پۆدکاستی هزر بیسەرانی پۆدکاستی هزر بەخێربێنەوە بۆ زنجیرەیەکی تر لە پۆدکاستی هزر سەر بە ناوەندی هزر بۆ زانست و فەلسەفە. لەم زنجیرەیەش باس لە بابەتێکی تری زانستی و فەلسەفی گرنگەکەین ئەویش بریتە لە مەسەلەی کۆنشسنس یاخودەوەی کە بە کوردی پێڵێن ئاگاهی یاخود هۆش. بۆ ئەم مەبەستەش میوانداری بەڕێزێکمان کردووە بە ناوی دیاکۆ کاوە کە قوتابی پزیشکیە لە زانکۆی پزیشکی هەولێر. بەخێربەی دیاکۆ. زۆر سپاس کامۆژیان، سڵاو ڕێزم هەیە بۆ تۆ بۆ بیسەرانی عەزیزیش. زۆر سپاس دەکەم. سپاس. دیارە ئێمە پێشتر باسی کۆنشسنسمان کردووە و باسمان ئەینە لایەنە زانستی فەلسەفەکانی هەنێک لێی دوای پێشتر لە نەک بەعالەنی بەڵکو بەشێکی بەتایبەتی هەردووکمان دەزانین کە دیاردەی کۆنشسنس دیاردەیەکی ئاڵۆزە و تەنانەت پێی ئەوترێت the hard problem of consciousness، یعنی چۆنەڵی کێشە سەختەکەی یان کێشە قورسەکەی کۆنشسنس دەبێت بەڕاستی زۆر قورسە نهێنیەکانی کۆنشسنس یان هۆش هەڵبێنی. بەس من حەزەکەم بەوە دەست پێ بکەی کە ئایا کۆنشسنس بە کوردی چ وشەیەکی یان چ دەستەواژەیەکی بۆ بەکاربێنین و هەروەها چۆن پێناسی کۆنشسنسەکەی. بەڵێ، وەک دەزانین و هەمووشمان ئاشناین بەوە کە زمانی کوردی زمانێکە لە چەمکە فەلسەفیەکانەوە بەڕاستی زۆربەی جاران کاتێک دەمانەوێت وشەیەکی زمانە بیانیەکان بۆ زمانی کوردی وەربگەڕێن ڕوبەڕووی گرفت دەبینەوە. لێرەش بە هەمان شێوە کە وشەی کۆنشسنسمان هەیە ئەمە لە بەرامبەردا دەبێت بارتەقایەکی وەک پێویست و جوانی و ڕێکی بۆ دابنێن لە زمانی کوردیدا. بۆیە بە هەمان شێوە دووبارە دیسانەوە تووشی مشکلە دەبینەوە لەوەی کە ئاچ وشەیەکی بۆ دابنین. ئێمە دەتوانین بە ئاگاهی ناوی ببین یاخود بە هۆشیاری. هەرێک لەمانەش لە زمانی کوردیدا ڕەگ نەخراونەوە داخۆ چ تێرمێک ڕاستەخۆ دەلالە لە وشەی کۆنشسنس دەکات لە زمانی ئینگلیزیدا. بۆیە ئێمە لەم پۆدکاستی ئەمڕۆماندا کامۆجان هەر بە ئاگاهی ناوی دەبین ئەگەر بتوانین و دەبێت بیسەرانیش لێمان ببورن ئەگەر هێندێک وشەی ئینگلیزی یاخود بیانی بەکاربێنین لەبەرەوەی کە فەرهەنگی زمانی کوردی بەو شێوەیە پێویست نییە ئەمە بتوانین هەموو وشەکان ڕاستەخۆ وشەیەکیان بۆ دابنین. مەسەلەکە فەرهەنگیش نەبێت بۆ وشەی پێویستمانەیە، بەڵام ئەو شانە لە چکە تێکستی فەلسەفیمان نەبووە بە تایبەتی لەسەر ئەم مەسەلەی هۆش و ئاگاییە. بۆیە ینی ئەو کێشانەمان بۆ دروست دەبێت. بەڵام من هەر وەکو تۆ دەستەواشی ئاگاهیم بەکارهێنەوە وەسە ماوەیەکە کەوتومەتە گومانانی وە کوردی نازانم چی بۆ بەکاربێنم، چکە هەر وەکو زانین لە ئینگلیزی ئەوێرنس هەیە، سنتینس هەیە و دیسان کۆنشسنسێک لیان جیاکرێتەوە. سە بۆ منە بۆ ئەوێرنس من نازانم نەهۆشی بۆ بەکاربێنم نە ئاگایی یان کۆنشسنس کامل، چکە گەسێکی ئەوێرنس یعنی لەوانەیە ئەوێرنس هەبێت بەڵام مەرج نییە کۆنشسنس هەبێت. ینی بۆیە ینی لێرە بە کوردەکە تۆزێک ئاڵۆزی تێکێ لە تێگەیشتنە. بۆیەش ینی مەجبورین کە ئەگەر هات و کۆمەڵێک دەستەواژەی ئینگلیزی بەکاربێن. هەڵبەتە مەسەلەکە بەس کۆنشسنس نییە. سا بۆ نمونە لە کێشەی وەکو کێشەیەکی تری فەلسەفی وەکو فریوڵ بۆ نمونە یان کۆمەڵی کێشەی تری فەلسەفی بەڕاستی قورسە بێت ینی دەستەواژەی دروستەوژێت. بەرحاڵ پێناسی تۆ چیەوێ بۆ ئاگایی یان بۆ کۆنشسنس؟ بەڵێ بێگومان کۆنشسنس لە لایەنی بایۆلۆجیەوە لە لایەن نیورۆساینسەوە لە لایەنی مێدیسنەوە هەرێک و پێناسەیەکی خۆی بۆ هەیە، لایەنە فەلسەفیەکەش بە هەمان شێوە پێناسەیەکی خۆیان بۆ هەیە. ئێمە لێرەکە جەنەڕاڵی ینی پێناسەیەکی گشتی بۆ دابنین دەتوانین بڵێن بە سادەیی کۆنشسنس بریتیە لە ئاگاداربوونی کەسێک یاخود شەخصێک لە خۆی و لە دەرەوەی، یعنی ئەوە پێناسە جەنەڕاڵەکەیە. بۆیە تاوکو ئێستا لەبەرەوەی زاناکان و فەیلسوفەکان بە تەواوەتی نەگەیشتوونە دەر ئەنجامێکی تاڵ سەبارەت بە کۆنشسنس، هێشتا پێناسەکەی ینی کۆنترڤەرشاڵە، هێشتا لە گوماندایە، هێشتا قسەی زۆری لەسەرە مشت و مڕی لەسەرە. بڵێ بۆیە هەر یەک و بە جۆرێک پێناسی دەکات. حتا ئێستاش دەکەوینە مشکلەوە لەوەی کە چۆن توانی پێناسی کۆنشسنسکەین بە ینی بە دەقیقی. بۆیە ئەوە مشکلەیەکی دوور و درێژە لەمێژە ینی زیاتر لە 2000 ساڵەکە جێگەی مشت و مڕ و قسە و باسە. جا پێم خۆشە بچینە سەر ئەوەی کە لە شوێوە لە فەلسەفەی تازە شتێکی لە سەر وتراوە. بەڵێ حەزمەکە پێشوی بازەوەکەی من ئەگە سێر بکەی تەنانەت کە تۆڵی بریتە لەو ئەزمونەی هەم ئەزمون کە لە ناوی خۆمان لە ناخی خۆمان و دەرەوەی خۆمانە واتە شتەکە زیاتر سەبجەکتیڤانەیە.
کۆنشسنس شتێکی سەبجەکتیڤە، یعنی ئەگەڕێتەوە ئەکرێتە سەر خودی کەسەکە چ شتێک ئەزمونەکە. بەڵام لێرەش بێجگەلەوەی لەم لایەنە سەبجەکتەوە کە قورسە لەلایەن تریشەوە کە قورسێمە دەستاواژێک تریشمانێکە بێت contents of consciousness، یعنی ئەو شتانەی کە کۆنشسنس پێگەێنن، یعنی تا ئێستا تەنانەت نازانین چ شتێک کۆنشسنس پێگەێنێ. بۆ نمونە زۆر کەس یعنی بۆی پێناسی جیاوازیشمانێ سا زیرەکی بابەتی زۆر بە بابەتی زیرەکی ئینتەلیجنس، فری وۆڵ، مێمۆری، ئایدنتیتی، شوناس، بە هەموو ئەمانە کۆمەڵە کەس پێ بەستنەوە کۆمەڵە کەس پێ نابەستنەوە کە دواتریش لۆجێ لە باسەکەمانە دەکەێت. ئەمانە هەمووی پێناسی کۆنشسنس چۆنەڵی ئالۆسترەکەن و ئالۆسترەکەن. و من شتێکی جوانی شد کە باس لەو کرد کە 2000 ساڵەوە بۆ کێشەی و خەریکی ڕاستەکەی هەموو بەڕای من هەموو شارستانێت و نەتەوەکان هەستیان بەو هینە کردووە، یعنی هەستیان بەم مەسەلەی کۆنشسنسە کردووە چکە ئێمە یعنی ئەوەی کە ئێستا ئێمە ئەیکەین کۆنشسنسە، ئەوانەی کە جۆمان لێگرن یعنی هەموو کۆنشسنس بەکارێن بۆ ئەوە شتێکە هەستی پێیەکەی، بەڵام قورسە وەسفی بکەی یاخود دەست بخەیتە سەر شوێنێک بڵێ ئامێ. بۆیە ئەمە مەسەلەکانمان لە قورسترەکەوە زۆر جاریش کە دواتر وە بزانم باس لە خاڵەکەینە سەرەوەی کە باس لە سایکەدێڵیکەکانەکەینوانە زۆر کەسیش دیسان ینی بە مەسەلی ئاینی ئەیبەستن. تەنانەت یەشێک لە ئارگومنتە یعنی یەشێک لەو ئارگومنتانی زۆر زۆرە بۆ تیزم بۆ ئاینداری لە کۆنشسنسەوە سەرجاواگرێت. بەهەرحاڵ کاتە بابین سەرنجەکە بخینە سەر سەردەمی ئێستامان و فەلسەفەی مۆدێرن لەگەڵ کۆنشسنسە چۆن چۆنیە بەڕایتەوە. بەڵێ هەروەکو پێشتر باسم کە جا فەیلسوفەکان بۆ ماوەیەکی زۆر هەوڵدابن بۆ ئەوەی کە ینی ئەو مەتەڵە هەڵبێنن، هەرچەندە تاوەکو ئێستا ینی هیچیان سەرکەوتو نەبوون لەوەی کە ئەم پردا بە تەواوەتی دابنێن یاخود ئەم مەتەڵەی کۆنشسنس بۆ ئەمە هەڵبێنن، هەر لەبەر ئەوەیە کە زۆربەی هەرە زۆریان بە دەست لە نێردراوی هێشتیانەتەوە واتە نەچوونە ناو دیتێڵەوە باسی چۆنێتیەکەیان نەکردو. ئەوەی کە ئێمە لە بەردەستماندا چۆن نمونەیەکە بۆ بە چەند لێکدانەوەیەکە کراوە لە پێشتردا هەرێکەوە بە لێکدانەوەی خۆی بە جۆرێک توانێتی لێکی بداتەوە. دیارترین نمونەکە باس کراوە لەلایەن ڕێنێ دەیکارتەوە کە ئەویش بیرۆکەی دوالیزمە، بە هەمان شێوە مۆنیزمیش هەیە لەگەڵیدا کە بە هەمان شێوە لە کۆنشسنس جوواوە، ناتشۆڵ مۆنیستمان هەیە و ماتریالیستمان هەیە و ئایدیالیستیش بە هەمان شێوە قسان لەسەری کردو. ئێمە دێن ئێستا هەلاسە هەرێکیان باز دەکەین و بیرۆکە هەرێکیان ڕوون دەکەینەوە، بەڵام پێش ئەوە پێم خۆشە باسی ئەوە بکەم کە ئایا کۆنشسنس وەک تۆ گوتیت ئەکسپریەنسێکە کە یاخود تەجروبەیەکە کە ئینسانەکە خۆی هەیەی، ئایا بیزەبێت لەوە مەبەستمان چییە؟ ئێستا گرنگە بۆ ئێمە بزانین کە لەوانەیە بۆنە ڕەنگێک لای تۆ کە سوورە لای من بۆنە جیاواز بێ ڕەنگێکی تر بێ، یاخود لایەکێکی تر ڕێژەی سووریەکەی جیاواز بێ، یاخود بۆنە تامی قاو کوپێک قاوە لای من جۆرێک بێ لای تۆ جۆرێکی تر بێ. ئەیتر ئەمانە هەموو ئەزمموی جیاوازن لەلایەن خەڵکەکانەوە لەلایەن کەسەکانەوە کە دەکرێت جیاواز من لە کەسێکەوە بۆ کەسێکی تر. ئەمە فەیلسوفان بە کۆیلیان ناوی دەبن کە بریتین بەڵێ بە کوالیە ناوی دەبن کە سەبجەکتیڤیتیە، ینی ئەمە تایبەتە بۆ شخصە بە ئەکسپریەنسەکانی ئەو کەسە کە هەیەی. هەر ئەمەیە وای کردووە کە زاناکان گومان لەوە بکەن کە کۆنشسنس بوونی هەیە و هەرێک کەسە و تایبەتمەندێکی تایبەت بەخۆی هەیە. هەڵ بابینەوە دیاکۆر بۆیشە زانست دوا کەوتووە لەوەی کە لێکۆڵینەوەی جدی بکات لەسەر کۆنشسنس، چکە بۆ ماوەیەکی زۆر ینی ئەو لێکۆڵینەوە تازانەی کە هەیە بۆ پێوانی کۆنشسنسەوانە هەمووی لە سەردەمی تازە و ئەم سەردەمانەکراوە یان لە کۆتاییەکانی سەدەی بیستم، لەبەرەوەی چونکە ئەم توخمە سەبژەکتیڤی هەیە زانەکان هەردەم ینی هەر بە زانست لە قەڵەمیان نایەوە. ئەوەش زیانی زۆری لێیاوین ینی لە ڕووی زانستیەوە کە لێکۆڵینەوەی دروست نەبێت دەربارەی کۆنشسنس. بۆ ماوەیەکی زۆر ئەم مۆزوعە بەدەست لێ نەدراوی ماوەتەوە. ئیتر مەسەلەکە ئەوەیە ینی ئەوەی کە ئەو ئارگومنتانەشی کە هەبووە یان فەیلسوفەکان کردویانە کە دواتر ئێساینە سەر و تیۆرە مێتافیزیکیانێکە هەیە بووی، یانیش لەلایەنی ئەفسانەیی و یاخود لایەنی ئاینی و زیاتر خەڵک لی دوایان بە شێوەیەکی زۆر میستیسیزمانە سەریان کردووە، یعنی بە شێوەیەکی زۆر دەرەسروشتی
لە کۆنشسنس بەحاڵ ئەگەر سێر بکەین سەبارەت بە تیۆرەکان ئەو تیۆرە مێتافیزیکیانی کە لە کۆنەوە هەیە کە لە ئێستاشا هەیە کە بە تایبەتی ئەتوانین بڵین لە ڕێنیە دیکارتەوە زیاتر یەکێکە لەو فەیلسوفانی کە یعنی چۆنەڵی مەسلەی کۆنشسنسی زۆر بە سیستەمانە کرد تاوەکو یعنی دیبیتەکەی هێنایەکایەوە دیبیتی مایند بۆدی پرۆبلم جا ئەوەیە ئێمە بۆ نمونە دوواڵیزممان هەیە و مۆنیزممان هەیە و دواتر مۆنیزمی شەکرێ بە چەند جۆرێکی ترەوە ئەوانیش لەوانێ بکرن بە چەند جۆرێکی ترەوە چۆنی ئەم قوتابخانە جا ئێستا بۆ مەسەلەی دوالیزم ڕێنێ دیکارت هاتووە جوان جستەی ینی چۆن دەڵێ لایانی مرۆڤی دابش کردەوە بۆ دوو بابەت ئەوانیش لایانی واتایەکەیەتی لەگەڵ لایەنە مادیەکەیەتی لایەنە مادیەکەی کە بەو بە مایند ئەند بۆدی ناوی دەبات بۆدی لایەنە مەتریاڵەکەیەتی و مایندیش لایەنە واتایەکەیەتی ئەو پێی وایە کە مایند سپیس و ئەکستەنشنێکی نییە ئەواتە هیچ سپیسێک داگیر ناکات سنووری نییە بەڵام لایەنە مەتریاڵەکەی ئەوەیە کە ئێمە دەیبین و هاتووە لەسەر کۆنشسنس ئەوەی خستۆتە ڕووکە لایەنی پێکەوە بەستنی مایند و بۆدی بریتە لە پینیل گلاند بەڵام هیچ جۆرە پاساوێکی نییە بۆ ئەو کلیمی ئایا بۆچی لە پینیل گلاندە ئایا بۆچی ئەمە پێریکاڵیانە نییە بەڵێ بە هیچ جۆرێک هیچ پاساوێکی نییە بۆ ئەماوە هیچ لێکدانەوەیکیشی بۆ نییە بۆیە ئێمە دیسانەوە ڕوبەڕوو گرفتێک دەبینەوە لێرە ڕوبەڕووی ئەوە دەبینەوە کە ئایا بۆچی ئەو هاتووە پینیل گلاندی بە تایبەت داناوە کە بە کوردی پێی دەوترێ ڕژێنی کاژی و ئێمە لە مێدیسن دەزانین کە ڕژێنی کاژی بەرپرسە لە دەردانی هۆرمۆنی میلاتۆنین وە کۆمەڵە فانکشنی تریشی هەیە بە هەمان شێوە لەلایەکی ترەوە کە ئەوە بۆ نەگە بڵێن دوالیزم زۆربەی هەرە زۆری ئەو ئاینانەی کە ئێمەش دەیبینین کامەوە کە تیقەت دابێ هەمویان باز لەوە دەکەن کە بۆ نەگەر باسی مرۆڤ بکەین پێکاتووە لە جەستە و لە ڕۆح ئەمەش خۆی لە خۆیدا بە هەمان شێوە نمونەیە کە لە دوالیزم زۆربەی هەر زۆری ئاینەکان بۆ شێوەیە لێکدانەوەیان بۆ مرۆڤ کردووە جگە لە ئاینی بودیزم نەبێت کە دوالیزم ڕەت دەکاتەوە بڕای بۆ ڕۆح نییە لەلایەکی ترەوە ئایدیالیستەکانمان هەیە کە ئەوان بۆنە جوانترین نمونەی ئایدیالیست بوونە فۆرمەکانی ئەرستۆیە عەفو هینە ئەفلاتونە کە دنیای ئایدیالیزم بریتە لەو فۆرمانی کە لەناو مێشکی مرۆڤدا هەیە و ئەو شانی کە لە دەرەوەی هەمویان ریفلەکشنە دوێنەدانەوەی پاساویشی نییە خەر بۆی دوای ئەڕستۆیەت کە یعنی ئەڵە تۆ چۆن دڵنیای کام ژیانە بوونی یعنی ئەو جیان بالضبط جا مشکلەکە لێرەدا ئەوەیە کە بە هەمان شێوە ئەفلاتونیش هیچ پاساوێکی نییە بۆ قسەکانی کە دنیای پڕە لە فۆرمەکان و ئەوانی گیانی دەرەوە تەنها بۆن ڕفلەکشنەکە بۆ ئەو فۆرمانی کە لە مایندی ئێمەدایەوە هیچ مەتریالێک بوونی نییە ناتچرال مۆنیستەکان ئەوان کە بە پێچوانەوەی دوالیستەکان بڕۆیان بە یەکێتی هەیەواتە مایند و بۆدی لێک جا نەکراونەوە لایەکی ترەوە ماتریالیستەکانمان هەیە کە ئەوان وەک چۆن دەڵێ پیان باوەڕیان بەشتی ماتریالی هەیە باوەڕیان بەشتی مادیەوە بە تەواوەتی مایند ڕەت دەکەن بڕوایان وایە کە مایند یان بڵێ ئەقڵ یان کۆنشسنس کە بەشەکە لە عەقڵ چۆنڵی بەرهەمی ئەو بەشە فیزیکی مێشکە و بەشە ڕقی مێشکە کاتی ڕوحانی دەرەسوشتیتیانی بەڵام دیسانەوە کە پرسیاریان لێ دەکەی سەبارەت بە کۆنشسنس ڕوبەڕووی کێشە دەبنەوە لەبەرەوەی ناتوانن مەسەلەی کۆنشسنس لێک دەنەوە ئەوان بەلانی کە بۆ دوالیستەکان دەتوانن کێشەی درێژ دروست بۆ منە باشە و گریمان بەشەکە لاقڵ بەڵام یعنی مەسەلە کۆنشسنسەکان کۆنشسیەکان یعنی زۆر جار ئەوە شتێپەڕن بۆ منە کە تۆ ئەخەویت یعنی کۆنشسنسە بوونی نامێنێ وەکو بڕواوە ئەی باش ئەگەر شتێکی فیزیکی بێ بوونی هەبێ چی لێ بۆ منە لە کاتی خۆ جا هەر لەبەر ئەم هۆکارانەیە ینی بۆمە کۆنشسنس ناونراوە the hard problem of consciousness بۆ ئەم دەستاواژەیە یەکەم جارە لایەن دەیڤید چالمرز گوترا کە فەیلسوفێکی ئوسترالیا لە ساڵی 1994 لەبەرەوە ئەمانە پاساویان نییە بۆ قسەکانیان و لێکدانەوەکانیشیان بۆ هەمووی دۆکتۆراینەکە بلیفی خۆیانە بڕوا بیرباوەڕی خۆیانەوە گەر تۆ لە زانستی سەردەم بڕوای بە ئێڤیدنس هەیە بڕوای بە پروف و بە لێکدانەوەی تازە و بە ینی دەرئەنجامێکی تاقیکاری هەیە گەر تۆ لە هیچ
پاساوێکت پێ نەبێەوە هیچ جۆرە بەڵگەیەکت نەبێ بۆ قسەکانت ئەو کاتە ئەمانە بە هەند وەرناگیرن هەر لەبەر ئەمەیە ئەمانە دیشان جێگەی مشتومڕن و قسان زۆر ئەم لە ئەولایان لەسەر دەکرێت ئێوە تا ئێستا نەگەیشتونە دەرئەنجامێک لەسەری بەس من حەزەکەم هینی تۆ بزانم ئەنی تۆ لە کەم قوتابخانەیەوە زیاتر نزیکی ئایا لە فیزیکاڵستەکانەوە لە ئایدیاڵستەکانەوە یاخود لە نیوترۆل مۆنستەکانەوە ئەنی کە لایەن وایە ئێمە من خودی خۆم لە نیوترۆل مۆنستەکانەوە نزیکم ئەوانەی کە ئەڵێن ئەسڵن هەڵەیە ئەگەر هاتو ئێمە ژیان دابشکینە سەر ئەوەی کە کۆمەڵێک مادەمان هەیە ئەقلین مێنتاڵین کۆمەڵێک مادەشمان هەیە فیزیکین یعنی ئەڵێ ئێمە ئەگەر ئەو دابشکاریە بکەینەوە پرسیارە دروستەکە ناکەین لەوانەیە مادەیەکی تر هەبێت فیچەری جیاوازیە بێت ئەنی خاسیەتی جیاوازیە بێت ئەی بۆ من یەک مادەیە یەک مادەیە کە لەوە چێ نەزانین چییە بەڵام خۆی بە شازی جیاجیا پیشانەیە جارێک بە شازی مێنتاڵی جارێک بە شێوازی ئەین لە فۆرمی جیاجایەت بەڵام یەک مادەیە من ئەتوانم تا ڕادێکی زۆر ئەتوانم زیاتر ینی چۆنەوەی سمپەتایز بم لەگەڵ بە سۆز بم لەگەڵ نیوترۆل مۆنستەکانە لەبەرەوەن زیاتر ئەوانش زۆرێکن لە دواڵست ئەگەر لە ڕاستەکەی سەیران بکەین زۆرێکن لە دواڵست بەڵێ ڕاستە خۆی یەکسەر دوالیزم بەخۆی ئەوەیان نیوترۆل مۆنست دوالیستە بەڵام دواڵستێکی چۆنەڵی ئەگنۆستیکیانەیە ینی ئەڵێ نازانین وا باشترە بڵی جارێ نازانین و ڕێگەی جیاوازتر تاقیکەین و بۆی بگەین بەوەی کە ئایا یان فیزیکاڵستە یان مەتریالیستە یان ئایدیاڵستە یان هیچیان نییە یعنی ئۆپشنێکی سێم دیارە بەڵام تۆ زیاتر لەگەڵ کامێنای لەگەڵ جۆرێک لە قوتابخانێکی مۆنزمیای دیان دوڵزم وەڵی ئێستا من گەر بوو خۆم یانی وەک خۆم لە بروی تا ئێستا نەگەیشتینە دەرئەنجامێک سەبارەت بە مەسەلەی کۆنشسنس بەڵام ئەگەر بێت بۆن لەلایەنێک هەڵبژێم لەوانە کە پێم وایە زیاتر لەگەڵ لۆجی دەگونجێ ئەوە دووالیزم هەڵدەبژێرم خۆی نیوترۆل مۆنستەکانە بەڵە باست کرد جەماعەتێکی ترمان هەیە پێی دەوترێت میستریەنس ئەوانن کە پێیان وایە مەسەلەی کۆنشسنس هەل ناکرێ یەکی لەوانەی کە قورسەوە یەکە لە بەڵێ ئەوانە بە هەمان شێوە قوتابخانەیەکی ترن کە پێیان وایە کە حەلکردنی ئەم پازڵە ئەم مەتەڵە شتێکە بە خودی خۆمان ناکرێت لەبەرەوەی ئێمە خۆمان کۆنشسنس بەکاردەین بۆ ئەوی لە کۆنشسنس بکۆڵینەوە ئیتر ئەمە ڕێبازی ترێ پانسیکیزمیشەیە کە ئاڵێ کۆنشسنس لە هەموو گردون کۆنشسە تقریبا تا ڕادێکیش ئەکرێت بتوانین نزیکە لە فکری ئایدیاڵستەوە بەڵام لایەن وایە کۆنشسنس وەکو گرافیتی وایە وەکو هێزی کێشکردن وایە وەکو هێزی چۆنەوە هێزی گەرمی ئەوانی تری فیزیکی وایە کە لە گردوونە بوونی هەیە لە دەرەوەی مرۆڤە یعنی کۆنشسنس لە دەرەوەی ئینسانە بۆیە زۆر جار دیاردەیەکەیە کە پێی وترێ نیر دێف ئەکسپێرینس ئەین چۆنەوەی دیاردەی نزیک بوون لە مران چۆن قوڵە ناڕێنایی بەڵام بۆ منەوە کەسانی کە ئەمرن تەنانەت 4 ساعت دوای مردنەکەیان ینی پزیشکیانە ڕاگەنراوە لەمانە مردوون بەڵام کە هەڵەسنکەیەنەوە ژیان دوای 4 ساعتەکە کە بە ڕێگەی کە پێوترێ ڕێسەسەتەیشنی پێوترێ لە پزیشکیان ینی هێنانەوەی کەسێ بۆ ژیان کەێنەوە ژیان یعنی لایەنەوە لەو 4 ساعتی کە مردوون یان لەو 20 دقیقەی کە مردوون ئەزمموی کۆنشسیانیان ئاگاهیانیان هەبوو ئەمەش کۆمەڵێک خەڵک وا ئەیبینن کە ینی دوای مردنیش کۆنشسنس بەرداوە هەر جۆرە خودی خۆم لەگەڵەوە هاوڕانی چکە ئەکرێ لێکدانەوەی تر هەبێ بۆی بەڵام هەنێک کەس وا ئەیبینێت ڕاستە وایە بە هەمان شێوە بیر و بۆچوونێکی تریشەیە لەسەرەوە کامەوە پێوتێ زۆمبی تیۆری ئەگەر تۆ لەسەرت بیستی بێ یاخودمە ئەوان پێیان وایە کە دەکرێت کەسێک کۆنشس نەبێەوە بە هەمان شێوە هەمان بۆنە ئەکسپیرینسی وەکو توی هەبێ ئەگەر بێت و دوانەیەک وە خۆت بۆنە دابنێ لە تەنیش خۆتەوە کە پێت وە بێ هەمان سیفاتەکانی تۆ لە خۆ دەگرێ بەڵام لە هەمان کاتە کۆنشس نەبێ ئەمە پێی دەوترێت زۆمبی تیۆری بەڵام بەشێکی زۆری لە فەیلسوفەکان ڕەتی دەکەنەوە پێیان وایە کە کەسێک ئەکسپیرینسی تۆ هەبێ تۆکین وۆکینگ بۆ بکە بە هەمان شێوە دەبێت کۆنشسیش بێ بۆیە ئەم بیرۆکەیە بوونە لەلایەن دێنێتەوە ڕەشکراوەتەوە پێیان وایە کە ئەمە هەڵەیە و بە تەواوەتی ڕەتیشکراوەتەوە چەند باسێکی تر لەسەر مەسەلەی ئەو سۆد ئەکسپریمەنتێکە باسێکی تۆزە بایەسە بەلای دواڵزمە لەبەر ئەگەر سێریکەی ئەڵێ وا بێنە بەر چاوی خۆ گیانێکی تر هەوێ
لە جیانەکەیدا کەسێکی وەکو تۆ بێ بەڵام کۆنشسنسی نەبێ هەمان ئەو ئەزمونانی تۆیە بێ بەڵام ئەو کەسێکەوە ئارگومنتیدان ئێ باشە ئەگەر بۆ نمونە فیزیکەڵستەکان ئێمە بۆ نمونە من ئەگەر فیزیکەڵست بم لام وایە کە کۆنشسنس بەرهەمی ئەقڵە کاتە گەر جیانێکی ترە بێ ئۆتۆماتیکی ئەبێ کۆنشسەکەشی تیا بێت نەک ئەوەی کە تۆ چێری پیکینگ بکەی یعنی بۆ نمونە کۆمەڵک شتی تیادانی جیانەکە کۆمەڵە شتێکە بەدڵن یان لەبەر خاتری ئارگومنتەکانی لێی دەربێنی بەڵێ بێگومان هەر بەڕای منی ژۆک پێشتریش گوتم ئەوەی کە ئێستا ئێمە لەسەر زیاتر قسەمان هەیەەوە دەتوانین ینی بەرەو ڕووی بچین مەسەلە دوالیزمەکەیە ینی ڕابکە ئەو باسە لە هەمویان جوانتر و ڕەوانتر توانیوێتی بابەتەکە لێکداتەوە جگە لەوە دکتۆرانەکانی تر هەموو بیلیفەکانی تر هەمویان ئەمە شتێکە زیادیان کرد لەگەڵ دواڵسمە لەبەرەوەی ئەزین چۆنە ینی دیسان ئێستا من بۆیە لەگەڵ نیوترۆل مۆنیستەکە هێنم یعنی هاوڕاترم هەم دواڵزمە بەڵام دواڵزمێکی ئەگنۆستیکانە یعنی ئەڵێ نازانین باشترە چاوەڕێبین بەڵام دواڵستەکە دیسان لێرە کێشەوە دروستە بێ یعنی تۆ ناتوانێت هیچ بۆ نمونە باشە کۆنشسنەس دەچێتە کوێوە بۆ نمونەگە لە دنیای مادیانە بێ لە چ شوێنەکە ئەوەی یعنی هێشتا نازانین کەواتە بەڕای من نیوترۆل مۆنیستەکە بین دروستانەتر و بەڕای من زانستیانەتر و لۆژیکیانەترە سەبارەت بەوەی کە بزانین ئایا کۆنشسنس لەکوێدایە لە جەستەی مرۆڤەکاندا ئایا بەتەنها مرۆڤەکان کۆنشسنسیان هەیە یاخود بۆ ئاژەڵەکانیش کۆنشسنسیان هەیە ئایا ئێمە دەتوانین بە کۆمپیوتەرێک بڵێن کۆنشس یاخود ئەنکۆنشس سەرەتا پێم خۆشە ئەوە باسکەم کە کۆنشس مایند و ئەنکۆنشس مایندی فروید تێکەڵ ناکەین لەگەڵ مۆزوعی کۆنشسنسی ئێرە لەبەرەوەی ئەمە بیربۆچوونێکی جیاوازە و مۆزوعێکی جیاوازە ئەگەر بوار هەبوو لە بابەتەکانی داهاتوودا لە پۆدکاستەکانی داهاتوودا چینە سەری بەڵام لێرەدا کۆنشسنس بابەتێکی تەواو جیاوازە سەبارەت بە جەستەی مرۆڤ ئێمە ئەو تاقیکردنەوانی کە کراون لە سەدەی ڕابردوودا سەبارەت بە کۆنشسنس ئەوانەی کە ئەو گۆڕانکاریانی کە لەسەر مێشکدا ئەنجام دراون زۆربیان بوونە هۆی گۆڕانکاری لە کۆنشسنسی کەسەکەشدا ئەمە ئەوە دەرخەری ئەو ڕاستیەیە کە کۆنشسنس ڕاستەخۆ پەیوەستە بە مێشکی کەسەکانەوە وەختە دەماغی مرۆڤەوە هیچ شوێنێکی تریش جگە لە دەماغ کاریگەریکی ئەو تۆ لەسەر کۆنشسنس دروست ناکە هەر لەبەر ئەمەیە چەندین تاقیکردنەوەی و پێویست ئەنجام دراون بۆ ئەوەی کە شوێنی کۆنشسنسیش لەناو دەماغیش دیاری بکەن بەڵام دیسان لێرە دیاکۆ دوو ئارگومنتەیە کە من پشتگیری لە هیچیان ناکەم بەڵام دوو ئارگومنتەیە کە لایەن وایە بۆ منە تۆ ڕاستەکەی من لەگەڵ ئەوەیە زۆر هاوڕام کە گەرات و گۆڕانکاری لە مێشکا بکەین گۆڕانکاری لە کۆنشسنسا ڕۆیە ینی گومانی بەوەش یعنی ئەتوانین لۆژیکانە بیبەستینەوە کە مێشک بەرهەمێنەری کۆنشسنسە بە شێوەیەک لە شێوەکە بەڵام دوو ئارگومنتێ دانیشان هەروەکو نیر دێت ئەکسپێرینسەکەی کەوتم یعنی ئەزمموی نزیک لە مردن کە ئاڵەن کاتێک ینی تۆ جەستە و بە مێشکیشتەوە پزیشکیانە مردووی مێدیکڵی دێ مردووی پزیشکیانە بەڵام ئەو کەسانی کە لە دوای ئەو پزیشکیانە مردنە ژیانیان بۆ گەڕێتەوەی تر بە هەر ڕێگەیەکی کارەبایی بێن لە خۆ بێت تا دوایی هێشتا ینی ڕیپۆرتی ئەویان کردووە ڕایانگەیانووە کە ئەزمموی ئاگاهیان هەبووە لە کاتی مردنەکە هەرچەندە من لەگەڵەوە هاوڕانیم کە لەگدانەوەی تری معقولتر هەیە کە نەک ئەوەی کە بڵێن وڵا کۆنشسنس بەردەوامێ بێت لە دوای مردن هیچ بەڵگەیەک نییە بۆ بەڵام هەنێ لەگدانەوەی ترمان هەیە کە هەر ئەچنە ناو مۆدێلی فیزیکاڵزمەکە ئەمەیە دوو کە من ناو ئارگومنتی ڕادیۆکە ئەو ئارگومنتە ئەڵێت ڕاستە ئەگەر تۆ بەشێک لە مێشک تێک بیت کۆنشسنس تێگەچێت بەڵام لە ڕاستی ئەو کۆنشسنسەکە نییە تێگەچێت ئەو بەشێکە لە مێشکە تێگەچێت کە ناتوانێت کۆنشسنسەکە کە لە سۆرسەکەی سەرچاوگەی لە دەروێ بگەێنێ بۆ نمونە کە تۆ ڕادیۆت هەیە شەرچی شەپۆلی FM و AM لە دەرەوەیە ناو ڕادیۆکە تەنها میدیەمێکە وەسیتێکە لە گواستنەوەی شەپۆلەکە بۆ تۆ بەڵام ئەگەر تۆ تەئسیر بخەیتە سەر ڕادیۆکە بڵێت تێگەچێت سەوتەکە بە دەنگی شەپۆلەکە بەباشی ناکە بەڵام خۆ تۆ تەئسیر نەخسوتە سەر شەپۆلەکە لێرە تۆ شەپۆلەکە بە کۆنشسنسە شوێنی هەرچەندە من هاوڕان نیم لەگەڵ ئەو دوو ئارگومنتیا و من دڵنیام کە تۆش هاوڕانی لەگەڵ هێنا بەڵام هەرویستم ڕوونی کەم بۆ بیسەران کە ئەو دوو ئارگومنتەش هەن کە لە خزمەتی زیاتر لە خزمەتی هەم ئایدیاڵستەکانە هەم بەتایبەتی دووەڵستەکانە بەڵێ زۆربەی هەرە زۆری بیرروڕاکان ئاماژە بەوە دەکەن کە لە دوای مردندا کۆنشسنس بەردەوام نابێ بە هیچ جۆرێک
لەبەرەوەی ڕاستەخۆ کۆنشسنس پێوەستە بە مێشکەوە و لەگەڵ مردنی خانەکانی مەشی کۆنشسنسیش کۆتایی پێدێ بەڵام ئەوانەیە کە بوونە ئەوانی کە دووالیستیشن بە هەمان شێوە بیر لەوە دەکەنەوە کە مایند هێشتا بەردەوام دەبێت لە دوای مردن ئەوە لێرەدا ئەوە سەربێنەری ئەو ڕاستیەکە بەردەوام نابێ لە لایەکی ترەوە ئێمە لێرە نمونەیەک بینەوە بە ئازار بوونە بۆ کۆنشسنس بۆنە کاتێک کەسێک هەست بە ئازار دەکە و سەبجەکتیڤیتیەکی ئێمە هەمانە بۆ ئازار هەمان ئەو ئێش و ئازارە نییە کە کەسێکی تر هەستی پێ دەکات لەبەرەوە ئەمە شێکە لە سیفاتەکان کۆنشسنس چەند جۆرە سیفاتێکی ترمان هەیە کە ئێمە لە دواتر باسی دەکەین کە ئەمانە دەرخەری ڕاستیەکەن کە هەر کەسێک هەر شخصێک بۆ خۆی سەبجەکتیڤیتیەکی تایبەت بەخۆی هەیە هەم لە ئازار هەم لە تامی شتەکان هەم لە ڕەنگی شتەکان کا بۆمە ئەوەی کە ڕەنگەکەی ئێمە ماوەیەک لەمەوبەر درێسێک بڵۆکراوە لە سۆشیال میدیا کە چەند کەسێک بە ڕەنگی جیاواز دەیبینی هەندێک کەس بە شین و ڕەش دەیبینی هەندێک کەس بۆمە بە گۆڵدی و بەسپی دەیبینی هەر کەسە بە جۆرێکی دەیبینی وە بەڵێ تۆ بەشین منی شار بەشین دەبینی بەس بۆنە هاوڕێکم لەگەڵ خۆم بوو ئەو بە سپی و بە ینی زێڕی خۆی ئەو بابەتە پێوەستە بە کوالێ ئەمە ئەوە دەسەلمێنێ کە شتێکەیە بە ناوی کوالیە ئەمە ئەوە دەسەلمێنێ کە سەبجەکتیڤیتی بوونی هەیە چونکە لای تۆش لە لایەکی ترەوە ینی بە ئەوە سەلمێنراوە کە هیچ جۆرە ینی گۆڕانکارێکی ئەو تۆ لە ناو مێشکی من و لە ناو مێشکیدا بوونی نییە ئەمە چییە ئێستا بوت بازەکەم ئەمە چییە ئەمە پیری بتر ئینڤەرتە سپێکترۆمز یەکەم جار جۆن لوک لەبارەوە دواوە لە سەرەتایەترین بوونە پەرەسەندنی یاخود بەرەو پێشچوونی ئەم بابەتی ئینڤەرتە سپێکترۆمەکە کە کوالێ بە هەمان جۆر بە هەمان شێوە باس کراوە کە ئەمە سەبجەکتیڤیتیە ئەو نمونە بۆ دێنێتەوە کە بێت و بەیانێک لە خەو هەستی هەموو سپێکترەمی ڕەنگەکان ینی بۆمە سەراوژێر ببنەوە و ڕەنگەکان هەمویان بە جۆرێکی تر ببینی ئەم سەبجەکتیڤیتیە لای تۆ کە دەبینین کاتێکە ڕەنگەکان گۆڕاون کەسێکی تر بەم جۆرە ببینی ینی خۆی مەسەلەکە چییە ینی کورتەکەی چییە مەبەستی ئەوەیە کە دەکرێت کەسێکی تر ئەمە بە هەڵگەڕاوی ببینێ ئەو ڕەنگەی کە تۆ دەیبینی ئەو بە شێوەیەکی تر ببینێت لە کاتێکدا ئەناتۆمیکلی مێشکی تۆ مێشکی ئەو هەمان ستراکچەر و هەمان شتیانەی هیچ گۆڕانکاریی ئەو پێدا نییە ئەمە ئۆپتیکال ئیلوژن یەکەم ینی ئەوەی کە تۆ دەڵی فێڵی ئێستا من خیاڵم بۆ ئەکسپێرمنتێک ڕۆشت ئەوەی فێک هاند ئەکسپێرمنت بۆ منە دەستێکی مەتاتی ئێنن دەستی خۆ نییە بەڵام چۆنڵی یعنی دەستە خەنە ژێر مێزەکەەوە دەستە سەناعەکە دائنێن تۆ سری دەستە سەناعەکەتەکەی دەستەکەی تریشە لە لایەکی ترە کە چۆنڵی پەردەیەکیانە نێوان دوو دەستەکەی داناوە بەڵام تۆ دوو دەستەکە دەبینی بەڵام سەرنجی خۆت دەخەیتە سەر دەستە ساختەکەەوەی کە ڕاست نییە چیەکەن بۆ نمونە پڕێک ئێنن بە هەردوو دەستایەن ئەیهێنن هەستێکە بۆ دروستتر هەر هەست بە هەردوو دەستەکەکەی تەنانەتەوەی کە دەستی خۆشە نییە یعنی کە بۆ نمونە ختوکەی دەستێن لەو لاژەستی پێکەی دەست بە هەردووشیانایەنن لە ناکاو لە پڕە بە چەقۆیەک لە دەستە ناڕاستەکەت هەیەن هەست بەو ئازارە ئەەکەی کە چەقۆکەی پیاچێت یعنی لێرە بە شێوەیەک لە شێوەکان تۆ فێڵ نەک ئۆپتیکل ئۆلوژنە بەڵام چۆنڵی ئیلوژنێکی حەسیە هەستیە چۆنڵی سنسوال ئیلوژنە ئەمەیان ینی هەست ئەەکەی هەست بە هەمان ئازارەکەی وا ئەزانی کەمە دەستی خۆتە لە کاتێکا دەستی خۆنێ یعنی بۆ شازە تۆ توانی فێڵ لە مێشتی خۆکەی بۆیە مەسلەی درێسەکەیان لە کۆمەڵێک ئەو ئۆپتیکل ئیلوژنانە من وا هەست ناکەم لێرەیە هەرچەنە ئەکرێت ینی سەلمێندەری بوونی کوالیا بێت بەڵام بۆ من لەوانەیە بۆی هەیە ئیلوژنێک بێت ینی ئیلوزیۆنێک بێت بەڵێ سەبجەکتیڤیتی زۆرە جا من نمونە بۆ درێسە هێنایەوە دەکرێت نمونە بە پێین بینەوە دەکرێت نمونە بە ڕنگ بینەوە کە ئێستا هەماشی نمونەمان پێهێنایە دەکرێت نمونە بە تامی میوەیەک بهێنینەوە کە لای هەر کەسێک جۆرێکە دەکرێت نمونە بە گۆرانیەک بینینەوە کە لای کەسێک خۆشە لای کەسێکی تر ناخۆشە ئەمە هەر جوانی بەڵێ بە هەمان شێوە بووە ئازار هەر بۆ نمونە ئازار
و یەکێک لەو شتانەی کە زۆر پێیوەستە بە لایەنی کۆنشسنسی مرۆڤەوە لەوەی کە بوون ئازار دەتوانێت زۆر بە ئاسانی ئەکسپیرینسەکە بەچی ڕادەزانین کە ئەکسپیرینسێک و دەتوانێت لە یاد بکرێت و بێتەوە نمونە بە ئافرەتی جوجیان دەینەوە کاتێکە ئازارێکی زۆر دەچێژن بەڵام دوای مایەک ئازارەکەیان لات دەچێتەوە دەتوانن منداڵی دواتریان بێنەوە کە ئەمەش بە هەمان شێوە نمونەیەکە بۆەوەی کە بۆنە سەبجەکتیڤیتی لە پێیندا هەیە و لە کەسێکەوە بۆ کەسێکی تری جیاوازەوە لە بیرچوونەوەشی هەیە لە مێمۆریدا نمونەیەک هێنراوە بۆ تاقیکردنەوە بۆ لۆکاڵ یاخود لۆکیشنی شوێنی کۆنشسنس لەناو برین لەناو مێشکی مرۆڤدا ئەوان نمونەیەکیان وەکو نمونەی نێکەرستیوبیان بەکارێنەوە خشتێکی نێکەر ئەگەر بینی بێتت 6 پاڵوویەکە دادەنرێ ئەگەر بۆ ماوەیەک سێری بکەی دەبینی کە شقڵەکەی دەگۆڕێ بە پێی ئەوەی کە دکتۆر سوزن بلاکمۆر باسی دەکا ئەم 6 پاڵوویە هەریەکان کۆمپیت دەکا لەگەڵ کۆنشسنسی تۆ بۆ ئەوی کە بتوانێت وێنەکەی بە چاوی تۆ بدات بۆیە کە تۆ یەکەم جار سێری دەکەی دەبینی 6 پاڵوویەکە دانراوە بەڵام گەر بۆ ماوەیەک سێری دەکەی دەبینی 6 پاڵووەکە سەراوبوون دەبێتەوە ئەمە گۆڕانکارێک ڕوودەدا لە کۆنشسنسی تۆ بە دوو فیگەر دەتوانێت ئەم شتە ببینە ئەم تاقیکردنەوەی کە کراوە ساڵی 1970 لەسەر مەیمون ئەنجام درراوە و دواتریش لەسەر مرۆڤ دووبارە تاقی کراوەتەوە بینیوانە کە فیزیۆلۆجیکال چینج این ئەکتیڤیتی یعنی لە ئەکتیڤیتی ڕوودەدا لە شوێنی تمپۆرال لۆب کە دەگاتە لاجانگە پلی مێشکی مرۆڤ ئەم گۆڕانکاریە ڕوویداوە بەمەش زۆر کەس یاخو زۆرێک لە فەیلسوفەکان و لە زاناکان کەوتنە دەر ئەو دەرئەنجامەی کە ئەمە شوێنی ئەو کۆنشسنسە بێکە لێەوە دروست دەبێت ئیدی بۆیە بەشێکیان ئەمە وەڵامێکی قایلکەر بوو بۆیان بەشێکی تریان ناخێر بە پێچوانەوە وتیان کە ئەمە ناکرێ ئەم ئینتراکشنی بینی ئەو هەموو نیۆرۆنە بە تەنها بخێنە ئەستۆی بۆنە تمپۆرال لۆب یاخود لاجانگە پل تەنها لە بەرەوەی کە گۆڕانکاریی فیزیۆلۆجی لەم شوێنە ڕوویداوە لە کاتی گۆڕانی شێوەی بوونە تیوبەکەیان دوو وێنەی جیاوازدا بە هەمان شێوە کامەوە لەناو ئەو کەسانی کە برین دامجیشیان توش بووە ئەمە بە دقیق وتمان کە ئەوانەی گۆڕانکاری لە مێشکیان دەڕوودەدا بە هەمان شێوە گۆڕانکاری لە کۆنشسنسی ڕوودەدا ئەو کەسانی کە تووشی سترۆک بوون واتە جەڵتەی دەماغ گۆڕانکارێکی ئەوتۆ و پێویست لە مێشکیان دەڕوودەدا بە کە ئایا بە گیرانی بۆنە لولەیەکی خوێنە کە واتەکە ئەم گۆڕانکاری ڕووبدا بۆن ئەوانی کە کێشیان لە لای چەپی مێشکیانەوە کاتێککە وێنە دەکێشن لای ڕاستی بوون ئەو وێنانی کە دروستی دەکەن لای ڕاستی نابینن بەشی زۆر لە وێنە کەشانەی کە تاقی ئەو ئەکسپریمنتان لەسەر کراوە بۆ ئەوی کە بزانن چۆن دەتوان وێنەکان بکێشن دەبین کە ئەم برین دامجە کاریگەری لەسەر کۆنشسنسی کەسەکان کردووە بۆ ئەوی کە کاتێک وێنە دەکێشن بە تەواوەتی وێنەی کەسەکە یاخود وێنەی بوونەوەرە کاتی دەکێشن بە تەواوەتی نەکێشن بە نیوەیە دیکێشن خۆی ئەو حاڵەتێکی سپلیت برین ینی بەڵە سپلیت برین سپلیت برین ینی بە مێشکی چۆنەڵی دابەش بوو تەنانەت یەکشی زۆر سەرنجڕاکێش هەیە چکە زۆر جار ینی چۆنەڵی کۆنشسنس بەسراوەتەوە بە مەسەلەی بوونی خۆیان نا چکە تەنانەت یەکێک لەو ئارگومنتەکەمی شاوتن یەکێک لەو ئارگومنتاری کە بوونی هەیە ینی یەکێک لە تیست ئارگومنتە بەناوبانگەکان کە بوونیە لە پاڵ کۆزمۆلۆجیکەل ئارگومنت و ئەمانە بریتیە لە ئارگومنت فروم کۆنشسنس بەس بەرحاڵ من ناچینە ناوە چکە بەڕاستی و بابەتێکی چۆنەوەی دیبەیتوانی مەزیلاقینێ بە مەسەلەکەمەوە بەڵام مەبەستەکەم چییە لە حاڵەتی سپلیت برینە زۆر جار مەسەلەی سەبجەکتیڤەکەش لە ئینسانە دابەشەوە یعنی بۆ نمونە زۆر شتێکی زۆر کۆمیدیشە ینی ئەکرێت لایەک لە مێشکە بڕۆی بەخوا هەبێ لاکەی ترێت بڕۆی بەخوا نەبێ گەرم حاڵەتە ئەم حاڵەتە چۆنەڵی نیورۆلۆژی لە تۆ ڕوویابێ ئەم سپلیت برینە ڕوویابێ لە تۆیە یعنی لایەکی مێشکە بڕۆی بەخوا هەیە لایەکی مێشکە بڕۆی بەخوا نییە تەنانەت لایەکیانە لەوەی حەزی لە ڤانیلا بێ لایەکیانە لەوەی حەزی لە ڤانیلا نەبێ یعنی تەنانەت ئەو مەسەلە سەبژەکتیڤیانەش دابەشە بن یعنی تەنانەت لە مەسەلەیەکی وەکو بوونی خۆیان نەبوونی خۆیان تیاتە دابەشە بێت کە بەڕاستی شتێکی زۆر سەیرە چکە لێرە زۆر مناقەشاتی تری فەلسەفی و تیۆلۆژی ئایناسیش دروستە بۆ نمونە باشە گەر کەسێک حاڵەتی سپلیت برینی تیا ڕوویابێت ئایا تۆ بەشێکی ئاتێستە بەشێکی ئایندار ئایا تۆ بەشێکیان نەچێت بۆ جەهەنەم بەشێکیان ناچێت بۆ جەهەنەم بۆ نمونە ئەی لێرە شتی زۆر ئینترێستینگ دروستە تەنانەت لەم مەسەلە لەم کێشە بەڵام من حەزەکەم پرسیارێ بکەم حەزەکەم ڕای تۆ بزانم
بەڵێ من شەرویستم سپلیت برینەکە باتنیای ڕاستە خۆ دوای ئەوە باش بوو کە تۆ باست کرد پێش سپلیت برینەکە کە تۆ زیاتر معلومات خێرە سەری من حەزەکەم یەکشت بووم ئێستا لەو قسانەی کە لەکەمەوە کردمان تا ئێستا من ئەوم لە خەیاڵا دروست بوو کە کۆنشسنس بریتیە لەسەر هەرچەنە پێویستە بیسەلمێنین کە کوالیا هەیە نا بەڵام بەرحەڵ گریمان یعنی باوادانین باوێبێنین بەرچاومان کە کوالیا بوونی هەیە کە کوالیا بریتیە لەو یەکەیەی کە بریتیە لە ئەزمونکردنی سەبژێکتڤیانە لە شتێکە ئەو یەکەیەکە کە بێڵین کوالیا با گریمان ئەم کوالیایە بوونی هەیە کەواتە کۆنشسنس بریتیە لە ئەبۆدی ئۆف کواڵیە یعنی بریتیە لە لاشەیەک لە پەیکەرێک لە کواڵیە یعنی ئەگەر لە کواڵیایەک زیاترمان هەبێت هەمووی پێکەوە بریتین لە کۆنشسنس من واتی ئەگەم معنی من ئێستا لەکەمی قسەکانمان تا ئێستا واتێ گەشتم کە کۆنشسنس بریتیە لە پەیکەرێک یان بریتیە لە کۆمەڵێک کوالیا پێکەوە ئینتراکتەکەن پێکەوە کارلێک لەگەڵێک تراکەن ڕاو چیە لەسەر ئەم بیر و باوەڕێ من بەڵێ طبعا ئێمە باسی ئەومان کرد کە کوالیا بریتیە لەو ئەکسپریەنسی کە کەسەکە هێتی لە ژیانی ڕۆژانەیدا بەڵێ باسمان کرد وەڵ ڕای منیش لەگەڵ ئەوەیە بە هەمان شێوە ئەو ئەکسپریەنسانەی کە کەسێک لە ژیانی خۆیدا هەیەزی هەمووی بەیەکەوە بە گروپ بە باندڵێک بێکەوە شتێک دروستەکە پێی وترە بەندڵ تێری گەرە تۆش لەسەر خوێن بێتەوە معلوماتی لەسەری هەبێ هەمووی بەیەکەوە ئەو بەندڵ تێری باز لەوە دەکات بەڵێ بەندڵ تێریە کە لە ئەو تیۆری ئاڵۆزەکان کە باسکرەوە دیوید هیومیش لەسەری دواوە ئەو باز لەوە دەکات کە ئەو ئەکسپریەنسانێک کە ئێمە هەمانە هەمووی بێک و کۆنشسنس دروست دەکەوە هیچ ئینەر سەلفێک بوونی نییە ئەوە بە پێچەوانی دوالیزمەوەیە کە پێی وایە کە مایند سەپەرەتە لە بۆدی وە ئەوە ئەکسپریەنس نییە بەڵکو لایەنەواتایەکەی مرۆڤەکە کۆنشسنسمان پێدەبەخشێ نەوەک لایەن ئەکسپریەنسەکە بەڵام لێرە ئەمە هەمووی دەخێتە ئەستۆی ئەکسپریەنس کە ئێمە بتوانین کۆنشسنس بەدەست بێنین و لە هەمان ئێستا بۆ نمونە ئەکرێ بەدەستی من بێ من جۆرە ئەکسپریەنسێک هەڵبژێرەمیان چۆن کاردانەوەمە بێ لەگەڵ ئەکسپریەنسێک ئەوەش نایکا بە سەبژێکتیڤی بۆ نمونە یعنی جیا لە بەس بەتەنیا ئەزمون یعنی هەر شتێکی ئەزمموی تەنها دەکرێت ببێتە بەشێک لە کۆنشسنسی تۆ لە بەروی ئەوە تۆ دەکا بە ئێنتیتێکی جیاواز لە بەروی ئەمە تۆ دەکا بە کەسێکی جیاواز لە کەسێکی تر ئەمەوا دەکات تۆ سەبجێکتیڤیتێکی تایبەت بەخۆت هەبێت هەر لە بەر ئەمەیە بەڵێ ئەمەیە مەسەلەی کۆنشسنس وا کە تۆ دەبێت تایتڵێکی جیاواز you are a different entity ینی ئەو کاتە جیاواز دەبێت لە کەسی دیکە تاکە ئاین کە سەپۆرتی بوونە بەندپێری دەکە بودیزمە بەڵێ پێچوانی زۆربەی ئاینەکانی ترەوە کە بڕوایان بە دوالیزم هەیە لەگەڵ ڕۆح و جەسەدانە بەڵام بودیزم ئەمە ڕەت دەکاتەوە پێچوانە لەگەڵ هەمویان ڕایەکەی جیاوازە یعنی بودیزم لای بودیزم مێنتاڵ ینی ئایدیاڵستانەیان چۆنی ئەگەر زیاتر ڕوونی بکەیت عفو ببرە جۆم لە دەنگتنەوە وەڵای خەتەکە پچڕا ئەڵێم بۆ منە بودیزم واتەمە بەسەوەی بودیزم فکرێکی ئایدیاڵستانی هەیە سەبارە بە کۆنشسنس یان چۆنی ئەگەر زیاتر ڕوونکردنەوە بێلەوەی کە بەندڵ تیۆری ینی من باسی بەندڵ تیۆریم کرد بەڵێ نمونەی بودیزم ئەوەیە کە بە پێچوانی ئاینەکانی ترەوە ئەوان بڕوای بە دوالیزم نییە بودیزم دوالیزم ڕەت دەکاتەوە چکە ئاینەکانی تر زۆران پێڕۆکەری لایەنی بووە دوالیزمن یعنی فکرێکی مۆنستیان هەیە بەڵام مۆنستیەکە ناتوانم بڵم مۆنیست ناتوانم بڵم مۆنیستە ناتوانم بڵم چ تایپێکی مۆنیستیشە بەڵام توانم بڵم بودیزم پێچوانی دوالیزمە لە بەرەوەی دوالیزم پێی وایە کە لایەنی ڕۆحی و لایەنی جەستەیی هەیە بەڵام بودیزم سەپۆرتی ناکە ئایا بودیزم کامیان هەڵدەبژێرە کام بۆنە کلاسیفیکیشنی دۆکتۆرانەکەی چ جۆرێکی مۆنیستە ئەگەر مۆنیست بێ بەڵام ئەو خۆی کردو بە بۆنە بیلیفێکی جیاواز و ناوینەوە بودیزم دەتوانین بڵێ جۆرێکە لە نیوترال مۆنیست بڵێ دەتوانین وا بڵێ نیوترال مۆنیستەکانی ژانی خۆ یەک جۆر نییە بۆ نمونە نیوترال مۆنیزم یعنی چەندان فکری جیاوازێ لە نیوترال مۆنیست جیاوێتەوە بەڕای من ئەکرێتە بەر یەکێک لە نیوترال مۆنیستەکان
بەڵێ بێگومان هێن تاقینەوەی زۆر جیاواز کراون لەسەر بوونە کات و شێوازی ئەو کاریگەریانی کە کات و جێگە و شوێن لەسەر کۆنشسنس دروستی دەکات تەنانەت مەسەلەی کات و شوێنەکەش ئەکرێت بە پرسیارە یعنی بیکەم ئەویش ئەوەیە کە بەڵێ ئایا بۆ نمونەی من بیسمان کە کۆمەڵێک ئەگەر هاتوون مێشت کاریگەری کرێت لەسەر زیانی بەرکرێتە دوایی کێشە دروستەکە کەواتە پەیوەندی هەیە بە مێشکەوە ئایا هیچ ڕێگەیەک هەیە بتوانین کۆنشسنس لە مێشکا بپێوی هیچ پێوانەکاریەک هەیە بۆ کۆنشسنس ئەو مێژرمنتەی من کە تا ئێستا بینیومە هیچ پێوانەکاریکی ئەوتۆ نبینم کە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا بتوانین بۆ کۆنشسنسی پێ بپێوین لەبەری کۆنشسنس هێشتا بۆ خۆی جێگەی مشت و پڕۆگلەوەی کە ئێمە بتوانین کۆنشسنسی پێ بپێوین بەڵام وەک ئەوەی کە من بیستی بێتم هیچ شتێکی وا لەو جۆرە نیە کە بتوانین کۆنشسنسی پێ بپێوین گەر تۆش ڕایەکەت یەکام و تۆ ڕاچیە لەسەر مۆزوع خۆت لە ڕاستیە لەگەڵ سیڤەری ژباسمان کرد جارێک پێوانەکاریەک هەیە بەڵی قورسە ناتوانین نایبین پێوانەکاری بەڵام هەوڵێک هەیە کۆمەڵێک هەوڵ هەیە بەڵام هەوڵی پێوانەکاریەکانیش هەوڵ زیاتر هەوڵە یعنی ئێستا ئەو من بۆ نمونە هینێکم هەیە تاقیکردنەوەیەکم خوێنەوەتەوە کە دکتۆرێکی تیمێکی ئیتاڵی کردیانە لە میلان لە زانکۆی میلان بەڵام دیسان تازەیە گەڕێتەوە بە ساڵی 2012 و 11 و 2010 هەر لەو بینە لەو ماوەیە عندە ساڵ نابێت ئەو تاقیکردنەوەی کراوە کە کۆنشسنسی یعنی هینێکی چۆنەڵی شەپۆلێک ئەنێرن بە مێشکی کەسێکە شەپۆلێکی ئەلکترۆمەگنەتیکی نیە لەبیرم سەرن و شەپۆلێک ئەنێرن یعنی مێشکی کەسێک ستیمولیتەکەن کە بەخەبەرە یعنی کە وەکو منوتەوە بەخەبەرە قساکە دواتر مێشکی کەسێک ئەو سیمیولیشنی بۆ ئەنێرن کە خەوتووە ئەبینن کە مێشکی چەند ئەکتیڤە لەو کەس یعنی کەسێک کە مێشکی کەسێک چەند ئەکتیڤە کاتێک ئەو سیمیولیشنی بۆ ئەنێرن لەگەڵ مێشکی کەسێک کە خەوتووە چەند ئەکتیڤە ئەبینیت ئەکتیڤی مێشکەکەی کەمترە لە کەسێک کە خەوتووە یعنی بە هەموو مێشکا پەرشوبڵاو نابێتەوە کەسێکە بەخەبەرەوە وەکو منوتۆ کۆنشسنسی هەیە بە زۆر ناوچەی و ڕیجنی مێشکا بڵاو بێتەوە بەڵام کەسێکە خەوتووە زۆر بڵاو نابێتەوە لە ڕێگەی ئەم پیاوانەکاری و بینینی ئەم یعنی بە کۆمەڵێک تەکنیکی مێشک و ئەمانە کە MRI فەحسی MRI مێشکەوانە کە ئەیبینن ئەم پەرش و بڵاویە تاچەنە لە کەسێکی نووسوو تا کەسێکی خەوتوو بە ماتماتیکیان کردو بە بیرکاریان کردو بۆیە هینێکیان پێوانەکاریەکیان دانەوە کە پێی ئەوترێ PCI Perturbational Complexity Index ئیندێکسێکیان دانەوە کە لە کۆمەڵێک ژمارە پێکاتوە کە بە گوێرەی ئەو سیمیولیشنە ئەتوانی مێشکی کەسێک بپێوی کە چەند کۆنشسە چەند کۆنشسنسی هەیە مێشکی بەڵام دیسان یعنی ناتوانانی بڵی ئێمە کۆنشسنسمان پێوە ئەمە تەنها بەڵام سوودی یعنی سوودی مێدیکاڵانە سوودی پزیشکی ئەمە تەنها ئەلکتریکال بۆ ئەکتیڤیتی ناو برینە کە بۆ نەدەی پێوین ئێمە ناتوانین لەوە ناو بنین کۆنشسنس لەبەرەوەی ئێمە شتێک دەپێوین بەڵام دیاکۆ ئەکرێتە سەر ئەوەی کە تۆ ئەخەوی کۆنشسنس نامێنێ بەڵام دیسان یعنیگە کۆنشسنس نامێنێ ئەبوایە لەو ئەکتیڤیتیە جوڵی پیشان نایە بە هیچ شێوەیەک بەڵام کە جوڵەکان پیشانەیە لە مێشکات جوڵی ئەلکتریەکەی زۆر کەمترە وەک لەوەی کەسێک خۆی کامەوە لە کاتی هەودا مرۆڤ بە 4 ستیجی نووسندا تێدا پەڕێکە لە بۆ تاوە دەست پێ دەکات بەرەو خوارەوە ئەم قۆناغانەوە دەچێتە ناو ڕیم ستیجیشەوە کە پێی وترە ڕاپید ئای موڤمنت لەم حاڵەتەدایە کە مرۆڤ بۆ نەخەون دەبینێ لە هەر یەکەیان ئەلکتریکال ئەکتیڤیتی مێشک لە بارێکدا جیاوازە بێگومان چکە تەنها کۆنشسنسیش خودی خۆی وایە چکە ئێمە لێڤڵ و ستیتس ئۆف کۆنشسنسمانێ بەڵێ ئێمە ئەو ئەلکتریکال ئەکتیڤیتیمان هەیە دەتوانین مێژەری بکەین بەڵام ناتوانین بۆ نەڕاستە خۆ بڵێن ئەمە دەلالەتێکە لە کۆنشسنس دەکرێت لە داهاتوودا ئێمە بتوانین سەرەدایەک بدۆزینەوە ئەوە یارمەتی دەربێ بۆ ئەوەی کە بتوانین مێژەرمنتێک اینجا ئەمە من وەکو هەوڵێکی زۆر سەرەدەکە ئەو هەوڵە ئەبوایە بۆ نمونە سەدەیەک پێش ئێستا بدرایە یان لە ناوەڕاستی سەدەی 20ەمان ئەو کاتانە بدرا بەڵام چونکە ئەو کاتانە دیسان ئێمە یعنی کۆنشسنس وەکو شتێک ینی هەر زانەکان نەئەچوون بەلایەن و دەمە هەر ئەفسانەیە خوڕافیات هەمووانە بەڵام ئێسام هەوڵە هەیە بەڵام لەوانەیە بە بڕای من لەوانەیە لە 50 ساڵی داهاتووە ئەمە گەشە
بتوانین ئەم مۆدێلەی PCI Perturbational Complexity Index گەشە پێبین بۆ پیاوانەکاری دروستتر ئەگەر بکرێویژە شادڵنیانین لەوەی کە ئایا یعنی پەیوەندی بە مێشکەوەی یان کۆنشسنس دەرەوەی مێشکە بەڵام بە بڕۆی من زیاتر یعنی فکرەکەم قەیناکە نیترۆمۆنستم بەڵام زیاتر بەلای فیزیکاڵزمە ئەیشکێنمەوە زۆرجار ئەوژێ بەڕای من پیاوانەکاری ئەکرێ بدۆزرێت بەڵام لە کاتی ئێستاە لەوەنە زیاتر لەو کۆمەڵەشتە زیاتر شتێکی تر شک نابین بۆی بیپێین. بەڵێ دەست خۆش بێ بێگومان ینی ئەمە بەردەوامین لەوەی کە لەسەر کۆنشسنس بدوێن بەڵام ینی هەموو زاناکان و هەموو فیلسوفەکانی جیهانیش ینی ئەوە نەوەستاوە بەڵام تاوەکو ئێستا با بڵێ نەگەیشتنە سەر سەرەدایە کە بتوانین ئەمە بە تەواوەتی حەل بکەینەوە بە هیوای ئەوەی کە بتوانین لە داهاتوودا لە مەتەڵی کۆنشسنس هەڵبهێنین سەبارەت بە مەسەلەی بۆنە هەندێک بارودۆخی جیاواز کە ئێمە بەسەرمان دێ لە ژیانی ڕۆژنامەماندا بە هەمان شێوە دەتوانین بیگەڕینەوە بۆ لایانی ئاگاهی مرۆڤ مە کاتێک ئێمە سارە لێ دەخۆین یاخود ئۆتۆمبیل لێ دەخڕین دەبینین کە بێوەی ئاگاداری هەنگاوەکانمان بۆنە لە هەم لە بۆ دەستکردن بە سوکانی سارەکەەوە یاخود گێڕگۆڕین و ئەم جۆرە شتانە هیچ ئاگامان لە کردارەکانیە و ناخود ئاگایانە کارەکان ئەنجام دەدەیت ئەمەش لەبەرەوەی کە مێشکمان سپاردووە بە مۆزوعێکی تر لە مێشکماندا بەڵام لە کاتێکی تر دەجستەمان هەنگاو بە هەنگاو کارەکان کە پێویستە بۆ ئۆتۆمبیلەکە بیکەی ئەنجام دەدا یاخود ئۆتۆماتیکی بێ ئەوی بیرەوە بکەوە کە بۆستی یاخود بڕۆی لە ترافیک لایتێک ڕادەوەستی کاتێکە سوود دەبێت ئەمانە هەر هەمووی ئەوە دەسەلمێنن کە لە کاتێکدا کە تۆ ئەتێنشنت نەخستوتە سەر یاخود ئەتێنشن بە کوردی واتە کە تۆ تەرکیزی خۆ نەخستوتە بەڵام سەرنج نەخستوتە سەر ئەمانە هەمووی جستەی تۆ هەڵدەسێ بە ئەنجامدانی ئەمانە لە کاتێکە تۆ پێشتر کۆنشسلی ئەمانەت ئەنجام داوە و ئێستا کۆنشسنسی تۆ فەرمان بە جەستت دەکا کە ئەم کارانە ئەنجام داتەوە بە شێوازی پێشووتر لە کاتێکە تۆ بەڵێ خۆتکارانە دیکە لە کاتێکە تۆ ئەتێنشنی خۆت دەخێ سەر بابەتێکی دیاریکراوە بۆ ئایا خەیاڵت ڕۆیشتووە ئایا سێری شوێنێک دەکەی بە تایبەتی یان ئابی لە شتێک دەکەیتەوە ئەمە پێوترە سپۆتلایت ئۆف کۆنشسنس وەکو تیشکێکە کە تۆ دەیخێ سەر بابەتێکی دیاریکراو و فکری تۆ لەمەدا کۆ دەبێتەوە نمونە بە هەمان شێوە کاتێکە کتێبێک دەخوێنیتەوە گوێت لە چرکەی بۆمە کاتژمێرەکە نیە بەڵام لە ئانوساتێک دەبۆمە لە ناکاو چرکەی کاتژمێرەکە دێت بە گوێتدا و دواتر بیرت دەکەوێتەوە کە پێشتر گوێت لەو ئاگرتووە لەو کاتژمێرە و چرکەکانیشت بە ڕێکوپێکی بیرە ئیتر ئەمانە هەموو نمونەی ئەوە کە کۆنشسنس نمونەیەکی ترمان هەیە لەو بارەیەوە کە دەکرێت ئێمە دیسان لێرەوە باسی کەین کامۆ ئەویش ئەوەیە کە بە هەمان شێوە لە ژیانی ڕۆژانەماندا دەکرێت ببینین کە زۆر جار بە دووبوون بە دوای شتێک دەگەڕین یاخود سەرنج دەدەینە شوێنێک بۆ نمونە مێزەیەک تۆ هیچ جۆرە پەرداخە ئاوێکت لەسەر ئەم مێزەیە نەبینەوە بەڵام لە ناکەو پەرداخە ئاوێک لە بەر چاوی تۆدا دروست دەبێت ئەمە خۆی ویلیام جیمس ساڵانێک پێشتر لە ساڵی 1890دا باسی ئەمریکی کە گاپ هەیە واتە بۆشایی هەیە لە بینی stream of consciousness واتە stream of consciousness کۆمەڵ گاپێک باز دەوکە کە stream of consciousness چییە؟ مەڵە stream of consciousness یعنی ئەم ڕووداوە ئەو ئیڤنتانێک کە consciousness بەیەکەوە بەردەوامە لەسەر یەک و لە شێوەی streamێکدایە و بە پێی ویلیام جیمس ئەوە بکە گاپ هەیە بەڵام ئێمە لە زانستی هاوشەرق دەگەیشتونە ئەو ڕای کە گاپ نییە لە کۆنشسنسدا بەڵکو ئەمەیەکی ئێستا دەیبینین کۆمەڵە گۆڕانکاریکن لە کۆنشسنسدا ڕوودەدەن بەهۆی ئەم ئۆپتیکەڵ ڤیژوالەتیەوەیە کە ئێمە دەیبینین ئەمەش دکتۆر سوزان بلاکمۆر نمونە بەوە دێنێتەوە کە ئێمە زۆربەی هەر زۆری قسەکانی ئەمڕۆمان لەسەر ئەم ئینترۆدەکسەری بووکەیە لەبەرەوەی چەند کتێبێکی تریشی نووسیوە دکتۆر سوزان بلاکمۆر بەڵام ئەو قسانی ئێمە زیاتر لەسەر ئینترۆدەکسەری بووکەکەی کە لە ئۆکسفۆرد بڵاوی کردێتەوە هەم بۆی بابەتەکە ئاسانتر بێ و هەم بۆ ئەوەی یارمەتی دەستتر بێت بلاکمۆر دیبێتێکیە لەگەڵ جۆردن پیترسنە هەرچەدە قسە ناگەن بەڵام دیبیەکێکە لە دیبێتە ینی خۆشەکان زۆرم حەز لێ چەند جارێک گوێ لێ بگرم من چەند ئەفرەدێکی قسەزانە بەڕاستی من چەند کتێبێکیم خوێندێتەوە بەڵام بۆ ئەم پۆدکاسی ئەم شۆ پێم باشتر بوو کە ئینترۆدەکشنەکە زیاتر بەکاربێن وەگەر بوار هەبوو لە پۆدکاسەکانی داهاتوە زیاتر باسی لێ دەکەین لە داهاتووش کرد بەڕاستی ئەزانین چۆنە ئەمە هەروەکوتمانە و هەموو زانایە
تا ئێستا نەمانتوانیوە بگەین یعنی هەمووزانە و فەیلسوفە تا ئێستا نەمانتوانی تا ئێستا نەتوانراوە بگەین بە چارەسەرێک بۆ کێشەی کۆنشسنس بە کاموویەک و دیارکۆیەک لە پۆدکاستێکی سەعاتیە ناکرێەوە بەڵام باسی بڵێم جیمسەکە من حەزەکەم بابەتی کۆنشسنسەکە بەرینە ئاڕاستەیەکی تر چکە ویڵیام جیمزێک لەو فەیلسوف و زانانی کە چۆنەڵی لێکۆڵینەوەی کردووە لە کاریگەری مادەکیمیاییەکان لەسەر ئەکسپێرینسە ئاینیەکان بەڵام ئێمە ناینە سەرم بوارە یەکشی تریشم بیرێنێتەوە بەس باسی ناگەم شتێکی تایبەتی لەسەر ویڵیام جیمز دوایی بە خۆت هەڵێم کە تەواوی بەڵام ویڵیام جیمز حەزەکەم بەس قەوسم بدەیتێ کام و حەزەکەم باسی بلاین سپۆتیش بکەم لێرەدا ئەمێکی ئێستا پرسیارەکەم اینجا باسی بلاین سپۆتەکە بگەین جاوەرە سەر وەڵامانێ پرسیارەکە زۆر حەزم کرد مەسەلەی چونکە ئەوەی کە ویڵیام جیمز وازیەکە ئەوەی کە چۆن مادەکیمیاییەکان کار ئەکەنە سەر ئەکسپێرینس یاخود ئەزمونە ئاینیەکانمان بەڵام لێرەیە من حەزەکەم باس لە سایکەدێلیکەکانی شکەین کە جۆرە دەرمانێکن وا ئەکەن ئێمە ئەزمونێکی زۆر جیاوازمان هەبێت تەنانەت کۆمەڵێک کەس دەستاوەژێکیان لێناوەتە کایەوە بۆ نمونە هایر کۆنشسنس یعنی کۆنشسنسی ئاگاهی باڵا کۆنشسنسی باڵا کە ئەچیتە لێڤڵێکی تەواو لەو ئاگایی کە ئێستا هەیە کە ئەویش لە ڕێگەی سایکەدێلیکەکانەوە کرێت کە تەنانەت مرۆڤ وا هەستەکە لە پاڵخوایە یعنی کۆمەڵێک ئەزمونیان هەیە کە ئەو مادانە وەرەگری کە مادەی وەکو مادەی بێهۆشکەر هیرۆین و ئەوانە وان بەڵام زۆر جیاوازیش نەڵێ بڵێ هۆ مادەی هیرۆینوان بۆن LSD و LSD و ئەمانە ئەو دەرمانانە یان شڕوم هەدا دوای ئەو خەنە حاڵەیەکی زۆر جیاوازەوە کە لەم کۆنشسنسەش بدوێت کە ئایا هایر کۆنشسنسیان تەنها کۆمەڵێک تریک و فێڵی ماینمانە بەڵام باز لەو بڵایندی نەشکات بڵایند سپۆت بەڵێ زۆر باشە کامەژە ئەم بلاین سپۆتی کە پێشتر باسم کردوە لەسەر ئەو مۆزوعی ئەو لێم جێمی زیاتر ویستم درێژەی پێ بدەم بێگومان ئێمە هەر چاوێکمان بلاین سپۆتی خۆی هەیە لە ڕیسپتەرەکانی چاوی ئێمە بەڵێ ناوچی کوێرمانەیە بەڵێ ئەگەر بیکەین بە کوردی بە ناوچی شوێر ناوچەیەکێ لە چاوی ئێمەدا کە لەو ناوچەیەدا ئێمە ناتوانین ڤیژۆڵ پاوەڕەکانمان توانان نییە ئەم وێنەیە لێک بدەنەوە بەڵام لەبەرەوەی ئێمە دوو چاومانەیە هەر یەکان قەرەبووی چاواکەی تر دەکاتەوە بۆی ئەو بلاین سپۆتە یاخود ئەو ناوچی شوێرە دا بپۆشرێ بۆیە زۆر جار دەکرێت کە پێشتر بەڵێ پڕ بکاتەوە بۆیە ئەمە دەرخەری ئەو ڕاستیە کە ئێستا کاتێک ئێمە تەرکیز دەخینە سەر شوێنێک بۆ شتێک نابینین ئەوە لەوانەی بەرکەوتی بلاین سپۆت بێ نەوەک ئەوەی کە ئێمە گاپێکمان هەبێ تیدا و ئەگەر ئێمە گاپێکمان هەبێ دەبێت بە قەبارە و بە شێوازی ئەم شتا گاپێک لە مشکی ئێمە ئامادە بێ بۆی ئێمە بتوانین ئەو شتە نەبینین بەڵام بە پێچوانەوە ئەم گاپە بوونی نیە لەبەرەوە هیچ لێکدانەوەیەک نییە بۆ ئەوەی کە گاپێک لەو شێوەیە بۆ نەشێوەی پەرداخەکە لەناو مشکی ئێمەدا بێت لە ڤیژواڵەتی ئێمەدا هەبێ بۆی ئێمە ئەو پەرداخە نەبینین ئامێشکی ئێمە چۆن ئەمەی دروست کرد کەواتە ئەمە وەڵامی ئەو قسەی ویلیام جیمسە سەبارەت بە سایکەدێلیکەکان کامەوە پێم خۆش بوو باست کرد طبعاً ئێمە دەرمان و شتی جیاوازمان هەیە دەرمان و پێکاتی کیمیایی جیاوازمان هەیە کە کار دەکاتە سەر مشکی مرۆڤ و لە هەمان کاتێک کار دەکاتە سەر مشکی مرۆڤ بە هەمان شێوە کار دەکاتە سەر هۆشیاری کەسەکەش تۆ نمونەت بە هێرۆین و ئەوانە هێناوە ئێستا ئەمانە پێیان وتر نارکۆتیک واتە ئەوانەی کە لە جەماعەتی ئۆپیۆیدن وا لە کەسەکە دەکات ئێمە بە کوردیوانی پێیان بڵین مادە سڕکەرەکان هێرۆین و مۆرفین و کۆداین و مێثادۆن و ئەمانە لە هەمان کاتدا ستیمولانتەکانمانەوانی کە وریاکەرەوەکان وەکو کافین و نیکۆتین و کۆکاین و بڵنا ئەمفیتامین ئەمانە هەمویان نمونەی ئەو دەرمانانە کە کار لەسەر مێشکی ئینسان دەکەن و کۆنشسنسیشی بە هەمان شێوە دەگۆڕن هاڵوسینۆجینەکانیشمان هەیە بەڵێ دەمەوێت باسی ئەوە کەم بەڵێ بەڵێ DMT-مان هەیە سایلۆسایبینمان هەیە ئەوانە ماجیک مەشروم کە ئەم سایلۆسایبینی تێدایە ماجیک مەشروم پێبووتی ڕۆژێک بە ڕێگای ڕۆشن لەگەڵ ڕەفیقێکە کەسێک ویسی پێمان بفرۆشن مەبابەت بەڵام ئەفرۆشێ بە زۆر خەتەرە یعنی نەسیحەتی جۆگرام کەمەوانێک کە حەزەکەن تاقیکەنەوە چکە بەڕاستی زاناکان تاقیەکەنەوە بەڵام لەژێر تاقیگەی زۆر وردە یعنی لەبەرەوەی ئەگەر کەسێک تەنانەت نەسیحەتی ئەوە ئاکرێن ئەگەر کەسێک بە تەنیا بۆ منە LSD وەربگری
یان کۆمەڵێک ئەو ماجیک شڕۆمە یان هەتا دوایی ئەو جۆرە قارچکانی کە ئەو هینە دروستەکان وەربگریت بۆی هەیە خۆ لە پەنجەرەیەک ئۆفرەوەیتە خوارەوە یان خۆ بکوژی بۆیە هەرگیز ناوێ بە تەنیا تاقیکەیتەوە یان لە ژێر تاقیکاریەک نەبێت کە دکتۆرەکان و زانەکان بزانن بە چ ڕێژێگەت دەنێ زۆر هینە ینی تۆزێک ترسناکە ئێستا بۆ منێمە باسیەکە هین چکە بز بالفعل وایە ینی ئەو کاتێک کە ئیخوێنیتەوە کەسێک بۆنەوە ماجیکەڵ شڕومی وەرگرتووە لە ئەو جۆرە قارچکەی خواردەوە کە ئەو کاریگەری سایکەدێلیکە دروستە ئەو ئەکسپێرینسە دروستەکە تۆ هەستەکەی ینی خودی خۆم حەزەکەم ڕۆژێک لە ڕۆژان بتوانم تاقیکەمەوە کە بزانم ئایا ئەو کەچکە هەنێک کەس هەیە بۆ منە ئەیتیست ئاتێستن بوونەتە دینار بەهۆی ئەوەی کە سایکەدەلیکیان تاقی کردوەوە تا دوایی یعنی من حەزەکەم بزانم ئەم گۆڕانکاریە چییە لە کۆنشسنسی ئەم مرۆڤەیە دروستیەکە کە گۆڕانکاریشی گەورە بەسەر ئەم مرۆڤەیە بێنێ کە تەڵامش حەزم دەکە تاقی بکەمەوە بەڕاستیکەوە بەڕاستی یعنی بۆ منە منۆکو ئاتێستێک حەزەکەم بزانم ئەم ینی کۆمەڵێک دەرمان هەیە وەکو LSD-وانە کە بە ڕێژەیەکی دیاریکرا وەری بگری ئەکسپێرینسیشی ئاینی ولا دروستەکە یعنی ئەو ئەکسپێرینسە دروستەکە کە کاکە حمەی شێخ هەیبووە ئەو ئەکسپێرینسە دروستەکە کە مەولانای ڕۆمی هەیبووە ینی تۆ حەزەکەی بزانی ئەم ئەکسپێرینس دەبی بەعارف ئەیفانێت ئەوەیە تەنانەت ویلیام جەیمسی یەکێک لە تێزەکانی ئەوەیە کە بۆ منە مەسەلەی ئامنزم یان شامانزم یان کۆمەڵی لەم ئاینانی کە هەبوون ئەگەڕێنەوە بۆ دەرمانەکان تەنانەت تیۆرێکی لەوەی کە ئەڵێ سایکەدیلەکەکان هۆکاری بوونی ئاینەکانن ئێستا بۆ یەک نمونەی خۆشە بەمە ئەگەر سەری وێنە کۆنەکانی بکەی کە عیسایان تیا کێشراوە یان تەنانەت نەک عیساش تەنانەت بۆ نمونە پێغەمبەری ئیسلام کۆمەڵێک وێنەی کۆن هەیە دەموچاوی تەمەن دیار نییە بەڵام هاڵۆیەک دەوری یاوە یان دەوری سەری یاوە ها کە لە پشتی سەریان بازنێک هەیە بازنێکی ئاڵتونی یان ڕۆژ هەیە بەڵە ئەم بازنە ئاڵتونیە ئەگەر بگەڕێتەوە بۆ مەسیحێتی زۆر کۆن یعنی لە سەرەتای مەسیحێتوانەیە کە وردە وردە وێنی عیسا کێشراوە تا دوایی بە شێوەی بازنەی نەبووە لە شێوەی قارچیەک بووە هێما بووە چونکە ئەو کاتی ئەو سایکەدەڵیکانی کە ئەو کاتە هەبووە طبعا لە فۆرمی قارچکە خواردویانە و ئەو ئەکسپێرینسانیان بۆ دروست بووە بۆیە یعنی ئەم ئەوانەی کە لە کۆنا ئە پیاوانە ئاینیەکان وایان داناوە کە خواردنی ئەم قارچکانە کە ئەم سایکەدێلیک ئەکسپێرینسانە دروستەکە ئەیان پۆرتاڵێکە بۆ خۆ ئەیانگەێنە ڕێڕەوەیەکە ئەیانگەێنێتە خۆ بۆیە ئەو هاڵوایانی کە بە دەوری بۆ نمونە عیسایە یان کارکتەرە ئاینەکانە دروستیان کردووە وەختی خۆی بازنە نەبووە یان ئەوەکو لە شێوەی ڕۆژان نەبووە بەڵکو لە شێوەی ئەڵم سایکەدێلیک لە شێوەی قارچکا کردویانە کە هەنێکیان لەوانە لە ڕاستیەت دەرمانی سایکەدێلیک بوو پێگومان مێژوویەکی جوانت بۆ داناین کامۆژیان سەگان بۆ یەکێکە لە تیۆرەکانی وی کە ئاین چۆن سەری هەڵا وڵا زۆر بینیومە ینی ئەوە زۆر بێگومان وایە کامۆژیان ئەوە ئەمە تەنانەت لە تۆم و جێریش بینیمانە زۆر ئەم بازنەی سەریانگە دروست دەبێت لە کاتی دەلالێت لە ئەوەی کە کەسەکەەوە بوو چۆن بڵێ بێگونا هەیان ئینستنت فریشتەیە بارحاڵ بابینەوە سەر بابەتەکەی خۆمان زانیمان کە سایکەدێلیکەکان و ئەو ترەگانی کە کاریگەری لەسەر مرۆڤ دروستەکان بە هەمان شێوە کاریگەرێکی باش دەخەنە سەر کۆنشسنسی کەسەکانمش بۆ خۆی پروفێکە یاخود بەڵگەیەکە بۆ ئەوەی کە کۆنشسنس ڕەبتە بە مێشکەوە ئیلوژنەکان بە هەمان شێوە کە پێشتر باسمان لێوە کرد کامەوە و نمونەیە کە تۆ جەنابەت هێناتەوە بە شێوازی فێڵە دەستەکە کە بە هەمان شێوە دەکرێت وێنەکان یاخود فیگەر هەر شتێکی تر فێڵە چاوی ئێمە بکە شتەکان بە جۆرێکی تر ببینین نمونەی بۆنە چەندین وێنەمان هەیە کە بۆنە دوو مرۆڤ لە لایەکەوە دادەنێ کە هەردووکیان یەک قەبارە و یەک بۆنە سایزیان هەیە بەڵام ئەگەر بۆنەیەکیان دوور بخینەوە و باگراوندەکەی پشتەوەی بۆنە گەورەتر بکەین تۆ چاوی تۆ وای دەبینێت کە کەسی دووەم گەورەترە لە کەسی یەکەم بەڵام لە ئەسڵدا ئەم دوو کەسە وەکو یەکن و سایزیان لێکتر جیاواز نین ئەمە بە هەمان شێوە کۆنشسنسی تۆ بۆ جۆرە لێکی دەداتەوە کە وا دەزانێت کەسی دووەم گەورەترە لە کەسی یەکەم بەڵام لە ئەسڵدا هەردوو کەسەکە بە هەمان شێوە ئەمەش بە هەمان شێوە نمونەیەک بوو لە نێکەشتی بەڵێ هەمان قەبارە هەیە وەکو ئەوەی پێشتر باسمان کرد سەبارەت بۆی کە ئایا ئاژەڵەکان کۆنشسن ئایا بۆنە
مشین ئەوەی کە مرۆڤ دروستی کردووە لە نمونەی ئامێرەکان و ئایا ئەوان توانای کۆنشسنسیان هەیە. دکتۆر سوزان بلاکمۆر باسی ئەوە دەکات کە ئەگەر بێت و بوونەوەرێک توانای ئەوەی هەبێت کە پرسیار لە خۆی کە ئایا ئەو کۆنشسە، ئەو مانای ئەوەیە کە توانای ئەوەی هەیە کە کۆنشس بێت خۆی، چونکە ئاگاهی خۆی پرس لە ئاگاهی بەدی دێنێت و بە هەمان شێوە ئەگەر هەمان بوونەوە توانی میمی هەبێت. ئێستا باسی دەکەین میم چیە و لە لایەکی ترۆ زمانی تایبەت بەخۆی هەبێت و بتوانێت قسەی پێ بکە و لێکدانەوە بۆ کۆنشسنس بکە، ئەو بوونە یاخود گرنگ نییە جا بۆ نەچ بوونەوەرێک بێ ئایا ئۆرگانیزمە یاخود نەن لیڤینگە دەتوانێت کۆنشسنسی خۆی هەبێت. جا ئێستا ئێمە ئەمڕۆ لە ئامێرەکا بۆ artificial intelligence مان هەیە کە دەکرێت بە لە داهاتوویەکی نزیکدا ببێت بە شتێکی زۆر ینی خزمەتێکی زۆری مرۆڤایەتی پێ بکرێت. میمەکان چین پێشەوەی بینە سەرمی کێشەیە کە بۆمان دروستە بێت لەوەی کە ئایا ئاژەڵەکان کۆنشسنسیان هەیە نە زمانە، چونکە ئەوان ناتوانن زمان بەکار بێن. بۆی من لەوەیە ئێستا ئەوڵم کە لەگەڵ سوزان بلاکمۆرە هاوڕانیم لەو کرایتێریایی کەدایە ئەو لەو پێوانەکاری کەدانەیە بۆەوەی کە کەسێک خاوەنی کۆنشسنسیانە، لەبەرەوەی زۆر جار ئێستا چۆنڵی زمانیان نییە ئاژەڵەکان، بەڵام واتای ئەوە نییە کە کۆنشسنسیان نییە، تەنها لەبەرەوەی زمانیان نیان شێوازێکی پەیوەندیکردنیان نییە، کۆمونیکاسیۆنیان نییە لەگەڵ ئێمەیە و مرۆڤ، واتای ئەوە نییە کە کۆنشسنسیان نییە. من عادەتەن ئەو ئارگومنتە مێوەزان بە تۆ شەم تۆ پێشتر کە مەسەلەی کۆنشسنس لای ئاژەڵەکان وەکو مەسەلەی زمانە لای مرۆڤ، لەبەر ئەوەی گومان لای من گومان لەوەیان نییە کە ینی بۆ من کۆنشسنس ئەوەیە کە پەرەیسەنەوە سیفەتێکی بایۆلۆژیە لە ئینسانە، ئیتر چۆن پەرەیسەنەوە چەند تیۆرێکی جیاوازن، بەڵام بەڕای من کۆنشسنس پەرەیسەنەوە هەروەکو چۆن زمان پەرەیسەنەوە ئێستا لە مرۆڤ ئەو خۆی لێرەشدا باسی کۆنشسنس دەکات لێرەوە باسی ئەمە دەکات کە باسی پەرەسەندنی کۆنشسنس دەکات، بەڵام باسی ئەوەش دەکات کە ئاژەڵەکان توانای ئەویان نییە لە خۆیان بپرسن کە ئایا ئەوان هەن یاخود نین. بەڵام دیسان ئەو شتانەی ئەو ئەکسپێرینسانی کە لێمە هەیە لە ئاژەڵەکانیشا هەیە، ینی زۆر ئەکسپێرینسی ئازار و نازانم چی ئەمانە ئاژەڵەکانیش ئەو ئینەیان هەیە و تەنانەت کامبریج دیکلێریشنەیە کە دیکلێریەکە کە ئاژەڵەکانیش جۆرە کۆنشسنسیشیان هەیە، بەڵام بەڕای من ئەوە ئێستا چۆن زمان لە لای مرۆڤ ئەمە و زمانەیە بەکارێنین، ئاژەڵەکان هەمان و زمانە نییە، بەڵام دەرکەوتەکانی زمانەیە لە ئاژەڵان، جۆرێکی فۆرمێکی زۆر زۆر سادەی زمانبوونی هەیە. بۆ نمونە مەیمونی بۆنە بۆمان هەیە کە سیگناڵی دەنگیان هەیە کەواتەی جیاواز ئەگەێنن هەتا دوایی. بۆیە بەڕای من ئەوەیە کە کۆنشسنس بە ڕێژەی جیاواز بە شێوازی جیاواز ئاژەڵەکانە هەیە، بەڵام مەرج نییە ڕێک 100% بۆ فۆرمە پێگەیشتووی مرۆڤ بێ یان لەو شێوازەی مرۆڤ بێ، بەڵام بەڕای من ئەکرێت جۆرە ستیتی جیاوازی کۆنشسنس بوونی هەبێت لە ئاژەڵەکانە بەڕای من. و سەبارەت دەرچی سەبارەت بە مەشینەکانە دیسان بێ بگەڕێنەوە بۆ فکری فیزیکالیزم، ئەگەر هاتوو 100% فکری کۆنشسنس فیزیکالیزم بێت لەوانەیە بتوانین ئەگەر بیدۆزینەوە کە چۆنی ئالگۆریتمەکانی کۆنشسنس چۆناهەیە لە مێشکە ئەتوانین بیسەپێنین بەسەر ئینەکانیش ئارتیفیشڵ ئینتەلیجەنسیش دەستکردی زیرەکە. بەڵام دیسان بەڕای من با نەڕۆین سەر ئارتیفیشڵ ئینتەلیجەنس تازە لەبەرەوەی مەسەلەکە زۆر دوور و درێژترە بێتەوە، چکە دیسانینە کۆمەڵی کێشی ترمان درۆژە بێتەوەی باشە ئێستا هەوڵێک لەوە هەیە دیاکۆ کە کۆنشسنسی ئێمە داون ئەپلۆدی سەر کۆمپیوتەر بکرێت. بەرحاڵ هەروەکو وتم بابەتی ینی ئینتەلیجەنس ئارتیفیشڵ ئینتەلیجەنس ئەچێتە ناو ئارێش و کێشەیەکی تری زۆرەوە، بۆیە تازە لەم زنجیرە باسی ناکەین، ئەگەر لە داهاتوە ینی زنجیری ترەکەین بێکمان لەسەر کۆنشسنس و کاتە ئەتوانین ئەو بابەتانە بخینە گەڕ، بۆیە کەواتە باسە بینەوە سەر میمەکەی تۆ. بەڵێ میم وەکو گوتمان کە پێشتریش چەند جارێک لەسەری دواوین و نازانم ئەگەر
گوێگران پێ ئاشنا بن بریتە لەو کۆمەڵێک ڕەفتار و شواز و هەڵسوکەوتکردنی کە لەناو کۆمەڵێکدا باوە و لە کەسێک و بۆ کەسێکی تر دەگوازێتەوە تەمەن نمونەی ئەوەمان زۆرە بۆ ئێمە جوانترین ئەگوازێتەوە بەڵام بە ناجێنەتێکی ینی بەبێ ئەوەی بەڵێ گواستنەوەکە چۆنە گواستنەوەیەکی ئاسۆییە بەڵام لە هەمان کات دەستونیشە کاتێک کە باوکان و دایکان فێری منداڵەکانیان دەکەن کە چۆن بن ئەمەش پێی دەوترێت vertical transmission طبعا ئەمە خۆی لە ئەسڵدا بریتە لە پرۆسەی لاساییکردنەوە کۆمەڵێک یاخود تاقمێک بێکەوە شێوازێک لە هەڵس و کەوت و شێوازێک لە بیر و بۆچوون پێڕەو دەکەن لە ژیانی ڕۆژانەیان دەکە تێکەڵ بە کاروکردەوەکانیان بووە جوانترین نمونە بۆ ئێمە کە بتوانین ببینین و بەجەستە بێ لە لامان بریتە لە ئاینەکان کە ئاینەکان بوونە لە ئاینی مەسیحیەتدا کە بوونە پێشەوەی کە نان خۆن دەزەکات بە دوعا خوێندن بە هەمان شێوە کەسانی تر فێر دەکەن بۆ جۆرە ئەوانیش بەشێکن لەو میمە کە نزاکردنە لە کاتی ناخواردن بوونە مسلمانەکان بە هەمان شێوە شازێکی تایبەت بە خۆمان هەیە لە ئیسلام بۆنە لە لایەکی ترەوە ئەوانەی کە بۆن لەناو پێشمەرگە دەکە فکرە و بیر بۆچوونی خۆ بەخەتکردن باوە ئەمە ژۆرێک لە میم ڕەفتاری تایبەت بەوان ئیتر ئەمەش بەشێکە لە کۆنشسنس کە تایبەتی دەکا بۆ ئەکسپریەنسەوە ئەو ئەزمونە تایبەتی کە کەسەکان کۆ دەکاتەوە لەناو یەک تاقمدا ئەمەش تاکایەتی لەناو کەسەکاندا بەدیدێنێ ئیدی هەر کەسێک سپسیفیکیشنێکی تایبەت بەخۆی بۆ دروست دەبێت و وشەی ئایوەکو ئێنتیتی دەچێت سەرناوی کەسەکان ئەمەش بەشێکە لە وەکو pillars of consciousness چونکە کەسی conscious یعنی مرۆڤەکان کاتێک بەڵێ کاتێک consciousness دروست دەبێت پێویستە میمێک بگرێتە خۆی یاخود پەیڕۆکاری میمێک بێت لە ژیانی ڕۆژانەیاندا ئیتر بەم جۆرە consciousنس باز دەکرێەوە سوزان بلاکمۆر باسی ئەوە دەکات ئەگەر بۆ کەسێک یاخود بوونەوەرێک نەیتوانی پرسیار لە خۆی بکە کە ئایا consciousنس چیە و نمونەیەکی فەنی دێنێتەوە بۆ دەڵەوەکە وایە کە دەرگای سەلاجب بکەیتەوە بشتێ بزانین کە گڵۆپەکە هەڵ نەبووە لەبەرەوە ئاسان نییە لە هەمان کاتا ئاسان نییە بۆ کەسیش کۆنشسە بتوانێت پرسیار لە خۆی بکە کە ئایا ئەو کۆنشسە یاخود چەند دقیق لەمەوە بە کۆنشس بوو یاخود ئایا ئێستا کۆنشسە ئیدی هەر لەبەر ئەمەیەکە مەسەلەی کۆنشسنس کورداری خۆمان دەڵێن هەویرێک ئاو زۆر هەڵدەگرێەوە مەسەلەیەکە قسەباتی زۆری لەسەرە و بە ئاسانی ناتوانین بگەینە دەرئەنجامێک ئەوەندەی کە پرسیارمان بۆ دروستەکە ئەوەندەی کە پرسیارمان بۆ دروستەکە ئەوەندە وەڵاممان پێناتە بەهەرحاڵ دیارە بەروکو خۆشوت ئەم هەویراوی زۆرە بۆیە من حەزەکەم بینە سەر هەرچەند ئەمە تەواوی بابەتی کۆنشسنس نییە بێگومان ئەمە تەنها سەرەتایەکی زۆر سادەیەوەی کە دیاکۆ لەی دواوە من و دیاکۆ گفتوگۆمان کرد و هەروەکو وتم بە پۆدکاستێکی ژەم کێشە گەورەی کۆنشسنس چارەسەر ناکرێت بڵین تا وەڵامەکەمان هەرچەند لە سەردەمی دێکارتە کۆمەڵێک کەس وایان زانی دەکار چارەسەری کێشەکەی کردەوە بەڵام دواتر دەرکەوت کە ئەمماین بۆ دی پرۆبلمەش بۆ ئاسانیە نەبوو هەزار کێشەی تر هاتەکەیە بەرحاڵ دیاکۆگەر هیچ دوایین و تەوما بێت لەسەر شتێک دەربارەی کۆنشسنس بێڵیت بەڵێ سپاسی گوێگران دەکەم تەوانەگە بتوانین گویان لێگربین تاوگەێسا زۆر باشە دەوێت سپاس گوزار بین لەبەروی بابەتی کۆنشسنس خۆی بابەتێکی وشکە ئەگەر بمانەوێت زیاتر لەسەری بزانین وەکو پێشتریش گوتم زیاتر هێشتا زیاتر پرسیارمان زیاتر بۆ دروستەکە کە ئێمە بەدوای دابچین هەر لەبەر ئەوەیە کە ئێمە هیوادارین کە لە داهاتوویەکدا بتوانین سەرداوێکی باش لەسەر مەتەڵ ئەو مەتەڵە گەورەی کۆنشسنس کە پێویستە هەڵی بێنین دەستمان بکەوێت و بە هیوای ئەوەی بتوانین خزمەتێکی باشی مرۆڤایەتی پێ بکەین لە ئەنجامی ئەو دۆزیێوانانی کە لەسەر کۆنشسنسەکە دەکرێت و لە سەدەی ڕابردوو کۆمەڵە تاقیکردنەوەی زۆر باش کراون بۆ ئەو مەبەستەوە بە هیوای ئەوەی کە لەم سەدەیەشدا بتوانین کۆمەڵە تاقیکردنەوە بکەین کە بتوانین حەلی مەسەلەی کۆنشسنس بکەین بە تەواوەتی زۆر سپاس بۆ پرسیارەکە سپاس بۆ تۆ دیاکۆ کە لەگەڵمان نابووی لە پۆدکاستی زر بۆ ئەم بابەتە گرنگە و بێگومان ئەمە یەکەم پۆدکاسمان نابێ ئیتر شکڵی تۆمان بەدڵ بیان بەدڵ نەبێ زوو بینی لە پۆدکاسەکە گوێگران ڕاکرد لەگەڵ بەرحاڵ زۆر سپاسی گوێگرانی شەکەم و هیوادارم کە چونکە ئەو کۆنسێپتە تەنانەت لە هینە یعنی لەناو کووردا بۆ شێوازەی کە لە زانست و فەلسەفەیە هەیە دیدگامان بۆی نەبووە بۆی هیوادارم ئەم پۆدکاستە سەرەتایە گوێ بۆی بە شێوەیەکی زانستیانەتر
و شێکی لۆژیکیانەتر و معریفیانەتر لە مەسەلەی کۆنشسنس بڕوانی. سوپاس بۆ دیاکۆ و سوپاس بۆ هەموو گوێگرانە. تا زنجیرەیەکی تر کە لە زنجیری داهاتووە میوانێکی ترمانە بێت لۆکی ئۆدینسن کە کەس لەو باشتر نادۆزمەوە کە شارەزای فکری جۆردن پیترسن بێت بان یەکەین بۆی لەسەر تێزەکان و هزرەکانی جۆردن پیترسن بدوێن لە زنجیری داهاتووە. بۆیە تا کاتێک بۆ تا زنجیری داهاتوو هیوام وایە سەرفراز بن و کاتێکی خۆش بۆ هەمووتان و خواتان لەگەڵ و بخواتان.